بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشەویستان و بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ ئەم گیانن، سڵاوی خوای گەورەتان لێبێ و ژیانتان پڕ لە کامەرانی و ئاسوودەیی بێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە کۆمەڵێ بەرگە و بابەتی جیاوازەوە پێشکەش دەکەین. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە منیش لەگەڵ هاوکارم هەروە کاکراس خوای گەورە جارێکی تەمەنی پێبەخشین کە بینەوە خزمەتیەوە. بەرگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ئەمڕۆژمان پێگاتووە لە چەند بڕگەیەکی جیاواز کە تەوەری یەکەمیان وەک هەموو هەفتەکانی ڕابردوو تەندروستی ئێوەیە، بەڵام ئەم جارە قسە لەسەرەوە دەکەین لە حاڵەتەکانی خنکانی منداڵدا، بە تایبەتی چۆن دایکان و باوکان یا ئەو کەسێکە لە دەوری منداڵایە بتوانێت حاڵەتێکی فریاگوزاری بۆ ئەنجام بدات، کە قسە لەسەرەوەکەین لەسەر تەوەری یەکەمان. تەوەری دووەم قسە لەسەر ئەو دوایین پۆستەی بەڕێز مامۆستا کامیل عەبدولقادر بەرکەوتووی چەکی کیمیایی کە ئێستا ماوەی زیاتر لە ساڵێک و 7 مانگە لە وڵاتی ئەڵمانیایە بۆی کە چارەسەر بکرێت، بەڵام تا ئێستا هیچ کارێکی ئەوتۆی بۆ ئەنجام نەدراوە. تەوەری دووەمان ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە ئەڵمانیاوە کە مامۆستا کامیلمان لەگەڵەوە هەروەها ئەندامێکی کۆمەڵی قوربانیان لە هەڵەبجەوە لەگەڵماندا دەبێت. ڕووماڵی دۆخی ژیانی مامۆستا کامیل دەکەین. تەوەری سێمیشمان لەسەر واسواسە و دڵەڕاوکەی هەندێک کەس کە هەندێک حاڵەتی تایبەتن لە مرۆڤەکاندا هەیە، با میوانداری توێژەرێکی دەرونی قسە و گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ چەند ڕاپۆرتێکی تایبەت پێشکەشتان دەکەین. سەرەتاش دەچینە لای کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. هەمیشە مێژوو بە دایکی زانستەکان و چرای دەستی مرۆڤایەتی ناودێرکراوە. ئێمەش ئەمڕۆ ئاشناتانەکەین بەو زانستە و مێژووە گرنگەکانی 96 ڕابردووتان وەبیدێن. نۆزدەی شەشی ساڵی 1940 لە سێدارەدانی چوارەفسەرە ئازادی خوازەکەی گەلی کورد لەلایەن ڕژەمی پاشایەتی عێراقەوە کە ئەوانیش بریتی بوون لە عێزەت عەبدولعەزیز، موستەفا خۆژناو، خەیروڵڵا عەبدولکەریم و محەممەد مەحموود قودسی لە شاری بەغدای پایتەخت. ئەو چوار ئەفسەرە لە لەشکری کوردستاندا بوون لە مەهابەت و دوای ڕوخانی کۆمار و هاتنەوەی هێزەکانی قەوام سەڵتەنە بۆ ئێران و ڕۆشتنی هێزەکانی بارزانی بۆ سۆڤێت، ئەم چوار ئەفسەرش خۆیان ڕادەستی حکوومەتەکەی ساڵح جەبر دەکەن لە عێراق و ئەویش لە سێدارەیان دەدات. محەممەد قودسی و موستەفا خۆژناو خەڵکی سلێمانی بوون، خەیروڵڵا عەبدولکەریم خەڵکی هەولێر و عێزەت عەبدولعەزیز خەڵکی ئامێدی بوو. کاتێک لە سێدارە دران بڕیار و سیفەتی خائینیان دانەپاڵ، بەڵام دوای 12 ساڵ لەو ڕووداوە و کودەتاکەی عەبدولکەریم قاسم و گەڕانەوەی بارزانی لە سۆڤێتەوە، بەرزانی داوای لە قاسم کرد ئەو سیفەتی خائین و خۆفرۆشەیان لێدا ماڵێ و ئەویش بە فەرمی بە نیشتیمان پەروەر و شۆڕژگەر ناوزەندی کردن. نۆزدەی شەشی ساڵی 1950 کۆچی دوایی نووسەر و شاعیر و فەیلسوف و سیاسی و ڕۆژنامەوانی گەورە و کاریگەری کورد حاجی تۆفیق بەگی سلێمانی ناسراو بە پیرەمێرد.
سەرچاوی زانست و ڕۆشنبیری پیرەمێردی ڕەحمەتی مزگەوت و حوجرە و خانەقەکانی کوردستان بوو بۆ خوێندن باشوور و ڕۆژهەڵات و باکووری کوردستان گەڕاوە. پیرەمێردی ڕەحمەتی یەکێک بوو لە پیاوە نەتەوەیی و دڵسۆزەکانی کورد و لە ماوەی ژیانی خۆیدا گەورەترین خزمەتی بە بواری ڕۆشنبیری و نەتەوەیی و ئاینی و سیاسی و ڕۆژنامەگەری کوردی کردووە و یەکەمین کەس بووە لە باشووری کوردستان ئاگری بۆ ڕۆژی نەتەوەیی نەورۆز لە گردی مامەیارە کردوتەوە. پیرەمێردی ڕەحمەتی چەندان جار سەردانی حەجی کردووە و موسڵمانێکی بۆ خوا سوڵحە و مرۆڤ دۆستێکی نمونەیی بووە. دیوانی پیرەمێرد و پەندەکانی پیرەمێرد و ڕۆژنامەی ژین و ژیان و چاپخانەکەی پیرەمێرد و وەرگێڕاوی کەمانچەژەن و دیوانەکەی مەولانا خالیدی نەقشبەندی و بێسارانی و شێخ عەبدولقادری گەیلانی و سەییدی زۆری تریش بەرهەمی زادە و بیر و شەو نخوونی پیرەمێردی ڕەحمەتین. کەسایەتیەکی نزیکی شێخ مەحموودی حەفید بوو بۆ سندن و داواکردنی مافەکانی کوردستان چەندین جار سەردانی تورکیا و ئەستەمبوڵ و سوڵتانی عوسمانی کردووە. لە ماوەی ژیانیدا 5 جار بۆتە قایمقامی ناوچە جیاوازەکانی کوردستان و جارێکیش بۆتە متەسەڕیف. ڕەحمەتی خوای لێبێت. 19 ساڵی 1965 هەواری بوومدیەنی سەرۆکی جەزایر کودەتایەکی سەربازی دژی ئەحمەد بن بێلای سەرۆکی ئەو کات کرد و لە پۆستی سەرۆکایەتی دووری خستەوە. ئەحمەد بن بێلا بە دۆست و پشتیوانی کووردا دەنرا و هاوڕێیەتی و نزیکایەتی لەگەڵ فازیلی مەلا مەحموود و دکتۆر عەبدوڕەحمان قاسملوودا هەبوو کە پاشتر هەر ئەوە بووە هۆی پرد و بەیەکگەیشتنی ڕژێمی ئێران و جوڵانەوەی کورد لە ڤیەنای پایتەختی نەمسا و سەرنجام هەردوو کەسایەتی کورد دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو و فازیلی مەلا ڕەسوڵ تیرۆرکران. و هەواری بوومدیەن ئەو کەسایەتیە بوو کە هەردوو دوژمنی کورد شای ئێران و سەدام حسێنی لە جەزایر کۆکردەوە و ڕێکی خستن و ئەوانیش دژی میلەتی کورد یەکیان گرت و شۆڕشی ئەیلولیان هەرس پێهێنا. نۆزدەی شەشی ساڵی 1970 کۆچی دوایی بیریار و کۆمەڵناس و نووسەری گەورەی ئێران دکتۆر عەلی شەریعەتی لە دۆخێکی گوماناویدا و لە تەمەنێکی کەم و بوونی تەندروستێکی باشەوە لە تەمەنی 43 ساڵیدا. ناوبراو دوای 3 هەفتە لە گەڕانەوەی لە ئێرانەوە بەرەو بەریتانیا لە شوقەکەی خۆی بە شێوەیەکی گوماناوی کۆتایی بەژیانی هێنرا و نەخۆشخانەی ساوس هامپتۆن راپۆرتی مردنەکەی بڵاو دەکاتەوە و هۆکارەکەشی بۆ نۆرەدڵی و نەخۆشی دڵ دەگێڕێتەوە. بینەرانی عزیز دیارەوە کە ئاماژەمان پێکرد بڕگەی یەکەمی بەنامەی پەیامی ڕۆژمان قسەکردنە لەسەر تەندروستی ئێوە کە قسە لەسەر حاڵەتەکانی فریاگوزاری بۆ خنکانی مناڵان دەکەین کە پێویستم جۆرە فریاگوزاریانە تاک بە تاکی ئەمە لەناو خێزانەکان دایک و باوکان و بە تایبەتی هەموو تاکێک پێویستە لە کۆمەلگایە فێری ئەو حاڵەتە فریاگوزاریانە ببێت چونکە لە هەر لەحزە و کاتێکدا پێویستمان بەوە هەیە کە بزانین چۆن منداڵێک لە حاڵەتی خنکان دەرباز بکرێت. بۆ قسەکردن وەک هەمیشە میوانی هەمیشەییمان کاک هاوڕێ ساڵح یاریدەدەری پزیشک لە تەندروستی ئێوە لەگەڵمان دەبێت. کاک هاوڕێ بەخێر بێت. زۆر بەخێر بەخێر ئەگەر لێەوە دەست پێ بکەین حاڵەتەکانی خنکانی مناڵان ڕێژەکەی ئەوەندە زۆرە کە پێویستە هەموو تاکێک لە ناو خێزار و لە کۆمەلگەیە ئەو حاڵەتانە فێر بێ بۆی کە بزانێت چۆن منداڵێک لە خنکان دەرباز بکات. بەڵێ طبعاً لە بڕگەکانی پێشوشە باسمان کرد کە فریاگوزاری سەرەتایی یەکێکە لە بابەتە گرنگەکانی خنکان. تەمان فریاگوزاری سەرەتایی زۆر دەکرێتەوە تەنها ئەوەی مامەڵەکە لەگە خنکانە بێ بەڵام بەڕاستی شتێکە پەیوەندی بە ژیانەوە هەیە چکە تۆ کاتێکە باستی خنکان ئەەکەی بۆ منە کەسێک کە تەنێکی نامۆچێت نەبۆری هەواوە یان لە ئاوە ئەخنکێ بۆ یا مناڵەکە شیر ئەپەرەتە قورگی بۆ منە لە ماوەشی کورت تا عینم پێدڵ 6 بۆ 2 دقە مێشک ئۆکسجێنی بۆ نەچێ ڕەنگە کەسەکە تاو مێشکی بمرێ بۆ منە ئەگەر بژری کەواتە طبعاً لایف ثرێتنینە و ئەتە بڵێن شتێکە پەیوەندی بە خەتریاتی ژیانەوە هەیە ئێمە زۆر بەوریە مامەڵی لەگەڵ بکەین بۆیە نەک هەر ستافێکی پزیشکی دکتۆرێکە پەرستارێکە کارمەندێکی تەندروستیە بۆ هەموو کەسێک پێویستە ئەم ڕێنمایانە بدرێ و ئێمە چەندها کۆرسمان هەبوو بۆ کەسانی ئاسایش بەدەر لە کەسانی پزیشکی چکە تاکێکی ئەوروپی بۆ تاکێکی وڵاتانی دەرەوە 2 تا 3 تا 4 تا 5 ژێتەوە بەڵام بڕوانەوەی لەو بوارە هەیەەوە کۆرسی فریاگوزاری سەرەتایی بینیەوە چکە بەس هەنێک کەس هەڵە تێگەشتنەڵێ ئەمە مجازەفەیە و نازام چۆن ئەبێ خەڵە فێری ئەمە بکرێ و
ئێمە نەماوەتەوە چۆ دەرمان بەکاربێن، ئێمە نەماوەتە چۆ لە خۆ بە ئارەزوو دەرمان بە، ئێمە نەماوەتە چۆ عەمەلیات کە بۆنە شتێکە تۆ هەنێ تەکنیک بەکارێ، ینی ژیانی کەسێک ڕزگار ئەەکەی. فەرموو من ئەو هەموو باسی فریاگوزاری سەرەتاییەکەم باسی یەک دەرمان ناکەم، هیچێکە تۆ بچیت حاڵەتی سەروتر، ئەمە پرایمەریەوە تە سەرەتاییە، بچیتە حاڵەتی سەروتر قسەی ترمان هەبێ، بۆ کەسێک مارە دووشپێوەیە کە لە بەرنامەکانی پێشوو باسمان کرد و هەنێ ئیجاعاتمان کرد. بەس قۆناغی دۆمی لە خەستەخانەی و هەیە دەرمان بەکارێنرێ، بەس ئێمە بە خەڵکی ئاسایی ناڵێن بۆی بەڕاستی گرنگە و پەیوەندی بە ژیانەوە هەیە ڕاستەوخۆ. زۆر باشە وبرەکە ڕێز منداڵێک کە لە ماڵەوەیە شیر چێتە بۆری هەناسیەوە یاخود خواردنێک یاخود دنکەنۆکێک چۆن ئێمە ئەو منداڵە دەرباس بکەین؟ زۆر باشە بەداخەوە بەهۆی کەمی ڕۆشنبیری تەندروستی ناو تاکی ئێمەیە لە کاتی ڕووداوەکانە کێشەی هەرە سەرەکی ئەوەیە کشڵەژانە. من لە بەرنامەکانی پێشوش باسم کرد کەسی فریاگوزارە بێ کەسێکی زۆر زۆر مسایتر بێ، کەسێک بێ نەکێک لە ژێر کاریگەری عەتفەوە، کەسێک بێت توانای بڕیاردانی هەبێ. ئێمە لە ئەم کەسوکارمان بینیمە لە کاتی ڕوودا و حادیسەیەکە بۆنە سەیرەکەی پێش هەموو شتێ بەس ئەرکی ئەوەی هەموو گەڕەکە ئاگات دەرکاتەوە. ئێتۆ من پێدڵم 6 بۆ 2 دقیقە فریا مناڵەکەی ڕەنگە ژیانی چێتە مەترسیەوە، بۆیە پێش هەموو شتێک من ئاماژەی دایکان و باوکەکان هەر برایەک هەر کەسێکی تر هەیە بۆ منە ئەچێت سەر ڕووداوێکیان لە ماڵەوە مناڵێکی هەیە بۆ منە خەریکە ئەخینکیان دەنکە فاسۆلیایەکە دەنکە نوکێکە هەر شتێک هەیە یان یاری مناڵان ئەکەن و شتەکە پڕێتە قورگی هەر شتێک. پێش هەموو شتێک مناڵەکە لە شوێنێکی هادیئدا بنێ، پێویست ناکە لە خۆبا لە خۆ بکوژێ، خۆی ڕوبەڕۆی ڕووداوەکە بێتەوە. چی بکەین باشە یەکەم شت وەکو پێم وتی ئەبێ کەسەکە هادیەکەینە بۆ منە نابێت مناڵەکە بشڵەژێت چکە جارە مناڵەکە نەخینکەوە یەکسەر خۆی مناڵەکە جارە ئەگری کۆکەی هەیە و نییە هەناسەی هەیە تۆ گەوا بکەیت زیاتر مناڵەکە ئەشڵەژێ کەواتە دوو حاڵەتێ ئەگەر مناڵەکە توانی بکۆچێک بگری هەناسە بە ئەمە شتێکە، ئەگەر مناڵەکە ئەوانی نەمابوو نە ئەکۆچێ نە ئەگری نە هەناسەی ماوە هیچ ئەوانە ئەمەش حاڵەتێکی ترە. مناڵێکی لە بەم شێوەی بۆ منەکەوکە ئەم بووکەڵەیە دامانناوە لێرەیە کەسێک مناڵەکەی بۆ نمونە شتێکە پەڕەتە قورگی دیاری تر تۆ ئەکۆکی و دێت ڕەنگە ئەگەر تۆزە مناڵەکە گەورە بێ هەستی هەبێ بە تەواوەتی گەورە بێ بۆ ئەوانە ڕەنگ دەستبا بۆ ئێرەی و یەکەم جار سوور ئەبێتەوە چکە ئۆکسجین باش ناڕوە لە قۆناغەکانی کۆتاییە شین ئەبێتەوە مناڵەکە چکە پێشیش باسمان کرد هۆگاری ئەو ڕەنگە پەمەیە سوورە جوانەی کە ئێمە هەمانە ئۆکسجینە کە تۆ ئۆکسجین بە تەواوەتی نەچوو کەسەکە وردەوەدا شین ئەبێتەوە لە قۆناغەکانی کۆتایی ئەم کەسە شین ئەبێتەوە یەکەم جار چکە هەناسە بە زەخە دیەت کەسەکە سوور ئەبێتەوە. باشە لەم حاڵەتەیە چی بکەین؟ پێش هەموو شتێک مناڵی ئەم تەمەنە ئەتوانێت سەر ڕاون دەستی خۆدایی بنیت چکە بچووکە هێشتا باشە یەکەمین هەنگاو چی ئەەکەم لە بۆ کەسی گەورەش لە بەرنامەکانی پێشەوە باسمان کرد حاڵتێکمان هەیە پێوتێ باکبلۆ واتە بڵین کێشان بە پشتە بۆ کەسی گەورە بە کەسەکەمانەوە بکۆکە ئینسەگە من تۆ پێکۆ نام بخۆین شتێک بپەڕێتە قورگی تۆ یەکەمین هەنگاو هیچ ناکەم ئینکەرس و کافین واتە هەمیشە هانیم کە کەسەکە چی زیاتر بکۆکێت چکە ئەو کۆکەیە فرێت بەس لە مناڵ ڕاستی ڕەنگە نەزانی ئەوە بکات لەو تەمەنەیە ڕەنگە نەزانێت کۆکین چیە شتێک بۆیە منەوە ئامادە لا ئەبم یەکەمین عەمەلی خۆم دەست پێ یەکەم کە چییە کە کێشان بە پشتی مناڵەیە لە گەوریش هەروە ئەوەی لە کۆمەلگەی خۆمانە هەیە حاڵەتێکی تا ڕادێ تەندروستانەیە کە بەم پشتی مناڵە ئەوای خەن بەدەما و بە پشتی بەڵام خۆی شێوازی گرتی مناڵەکە چۆن بیگری دەمی چۆن بکەیتەوە بۆ منە چۆن کێشەوە پێش بە پشتی ئەمە ڕێگەزانستێکی ئێستا باسیەکەین ئەمە مناڵێکە لە ماڵێەوە مناڵی ئێمە بۆ نمونە خەریکە ئاخینکە شتێک پەڕێەوەتە قورگی باسی شتێکمەکە پێش بەرنامەکەش کە یەکێک وازە مناڵی خۆ باسەکەوت تێ شتێک پەڕێتە قورگی ئەوانە هەمیشە کە سەیدەی مناڵ ئەەکەیت باشە کە سەیدەی مناڵ ئەەکەیت ئەگە ئەو تەنە ڤیزیبڵ بوو واتە بە تەواوەتی ئەتبینی خۆت بۆ کێژ نەئەکرد و بە زۆر دەست بێتە ناوە ڤیزیبڵ چیە واتە بە جوانی ئەیبینی باشە ناو دەمی هاتیێشە نەچێت ناڕێڕێەوە ئەتوانم دەستم بە شێوەی قولاب بەڕاستی ناتوانم دەست بکەمەوە عیلم فێرمەکات چکە کە من بەڕاستی دەست خۆ ناودەی مناڵەکە ئەوە تەنەکە خەمە ناو کێشەی بۆ دروستەکەم ئەها بە شێوەی دەورانها قولاب یەکەم جار دەستە بمە ناوە دەمی بچووکە ئێستا بۆ دەستمە ناچێتە ناوە بەو شێوەیە ئەتوانم تەنەکە دەرم ئەگەر بینیت پێویست ناکەوە ئەمەلیانە بکەیت توانە یەکسەر بەڵام وا دابنین ئەمە بە حاڵ تۆزێکی سوچێکی دیارە و یان هیچ نابینم بەڵام بە تەواوەتی بۆ من لە سێ بەشێکی دیارە دوو بەشی ئەو تەنە ئەو شتە چێت ناڕێی هەواوە یان لەلاوەیە بۆ نمونە لەم حاڵەتان نابی دەستکاری بکەیت چی ئەەکەم مناڵەکە بەم شێوە لەس دەستم دائنم بەڵام ئێمە زۆر هەڵین لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ملی مناڵ و سەری مناڵە چکە ئەمانە هێشتا پێ نەگەشم بە تەواوەتی وەکو کەسێکی گەورە نیە زۆر زۆریابین لە کاتی هەڵگرتنیە بۆ مناڵەکە وا ڕەنەکشاوە هێواش بەو شێوە بۆ منە
ئەیخەمە سەر چی دەستم مناڵێکی ئەم تەمەنە لەسەر دەستە جێ ئەبێتەوە ئەیخەمە سەر ڕانم بەم شێوەیە بەڵام هەنە کەسێکی دەدەمی ئەگرێت ئەمە هەڵەیە چکە تەنەکە بڕاوی بێت دەڕێتە دەرەوە ئەگە تۆ پای کێشی بوونە وەزای هەناسەدانیشی باش ناوێت بۆیە ئەبێ بە شێوازێک دەم بگری ها دەمی مناڵەکە بگری ها سەری بۆ پێشەوە بێ ڕێی های کراوەتەوە ئێستا ها کراوەتەوە وەزایدان دەستی من ڕێگری نییە لە دەمی مناڵەکە کە گەشتێکیش بێت دەرەوە کەواتە یەکەم هەنگاوە مناڵەکە بەم شێوەگرم وەسەری لە ئاستی قاچی تۆزە نزمتر بێ بۆی کەشتەکە ئاسان بێت دەرەوە ئەمە وەکو یەکەم هەنگاو دواتر ئێمە شۆڵدەر بلێدمان هەیە واتە بە کوردی وابزانام دەفەی شانی پێوترێ لە بینی هەردوو دەفەی شانە من ئەم زەختەکەم ئەم پرێژەرەکەم کە باسمان کرد پێنجار ئەکێشم بە پشتی مناڵەکە ئەگەر ئەمە سوودی نەبوو تاوان زۆربیان بەم حاڵەتانە چارەسەر ئەبنەکە زۆر ناوە ئەو زەختی پیاکێشان دەبێت چەند بێت ئەوەی سەرچاوەکان باسێکە زەختی خۆ ئاسایی چەنە هەر کەسۆ بە پێی زەختی خۆی نە زۆر تونگ نە زۆر شلیش یعنی بە شێوەیەک وا دروستکە لە دەستی کراوەش بەلەپی دەست بەم شێوە بۆکس نا بەم شێوەیە ئەمە لەپی دەست بەم شێوە ئەتوانی پێ بکێشی ڤایبرێشنێک دروست بکات زەختێک دروست بکات کە ئەمە ئیلمە واتە ڕژەکە بەم شێوە بێت ڤایبرێشنێک دروست بکات کە تۆ ئەوتەنە بتوانێت بێتە دەرەوە کەواتە پێنج جار وەکو یەکەمین هەنگاو چکەمە گەورە نیە لە گەورەیە جیایە لە گەورەیە یەکەمین هەنگاوە پێی ئەڵێ بکۆکە بەڵام لە مناڵە شتەکە فەرقەکە بۆنە باشە پێنج جار کێشان بە پشتێ سەی دەستی منکە نابێت دەسم دەمی مناڵەکەی گرتوێت ڕێها کرابێتەوە بەم شێوەیە وەسەی لە ئاستی قاچی تۆزە نزمتر بێ پێنج جار پێم کێشا و سوودی نییە نەهاتن دەرەوە تەنەکە چی ئەەکەم ئەمەلێکی ترمان هەیە کە خۆی لە گەورە ئەبدۆمیناڵ تڕاستە واتە ناوپەنجمان پاڵ ئەناگە بیرمان بێت باشە بەڵام هێواش ها لازم باڕامەکی ئەوها بکەم ئەمە هەڵەیە چی ئەەکەم چکە مل و سەری باش پێ نەگەشتە بێت زۆر بە جوای مامەڵی بۆ نمونە هەوڵدان بۆ ئەوەی سەیری ئەو خۆراکە بکەین کە لە ڕێڕەوی هەناسەی منداڵەکە ئایا دیارە سێ بەشی دیارە دوو بەشی دیاوە پاشانەگەت نەمانتوانی بە شێوەی قولاپی بە پەنجەمان ئەو خۆراکە دەربێنەوە کە چۆتە ڕێڕەوی هەناسەی و دواترە خرێ بە دەما پێنج جارەمە لەم حاڵەتا بوون لەوەی خولەکێ دوو خولەکی پێ بچێ ژیانی مناڵەکە ناکەوێتە مەترسیەوە شتێک هەیە پێوتە گۆڵدن تایم ئەگەر تۆ لە هەڵی کاتی زێڕی نافرێم ناڵ بکەی نا ئەم ئەمەلەیە کە من ئەیکەم ئێستا من قسە ئەەکەم خاوە بۆ چکە من قسە ئەەکەمە نییە شتەکە ڕووی ناوە بەڵام لە کاتی ڕوودانە ئەبێ کەمترین کات بە فیڕۆ بێت من پێم وتی وتم ئەگەر بەم ئەمەلەیە فرێ بکەی کەسەکە دوو دقە سێ دقە و ئەم ئەمەلەیەکەی من بەرنامەی پێشوو بوو بەهینەکەم گێڕایەوە نمونەیەکەم گێڕایە شەوی جێژن بوو مناڵێک پەلەپیتکی دەمانچی ئاو کە یاریان پێکردە بوویت نازانم چۆن چوو بوو چوو ناو ڕێڕێی هاوە باشە ڕۆژ بوونەوە کە هێنایان چۆن پەتێک شل ئەبێ ئەو هەیلاتوو چکە ئۆکسیجین هیچ ناڕۆی باشە کە هێنایان بەم ئەمەلیانە بە عملی باک بلۆکە کە باسمان کرد پێشان پشتەکە و عملێکی تر ئێستا باسێکن کە سنگێتی وایلەکەی کەسەکە سپاس بۆ خات دەرەوە هیچ تەبان ئۆکسیجین نەهات بتەواتی هیچ کێش تاوشین بوو بۆیە و شل بوو بۆ ئەنە بێ ئەمەل بووم ڕاستی ماڵەوە کە هات ئێمە ئەو عملەمان بۆ کرد دەمایەکی کورتە سپاس بۆ وردە وردە ئۆکسیجین هات و مناڵەکە شینەکەی نێوانە 6 بۆ دەدەقەمە قسەی عیلمەڵە مێشک ئۆکسیجینی بۆ نەچێ خۆی ڕەنگە و تەنگە بە تەواوەتی نەیگرتە بێ یعنی ڕەنگە هەناسە بە زەخت بڕوە یان بە هەناسە بە تەواوەتی ئەوەی کە من پێویست بە نەچێتە ناوە ئەناگە برەوە بە تەواوەتی بیگرێ کەسەکە شۆکە بێ و ڕەنگە ماوەی ئەو 6 دقە ئەفرێ نەکەی ڕەنگە کەسەکە بمرێ کەواتە ئەو گۆڵدن تایم بە ئەمە لە دەستی نین بچینە سەر عملی دووەم ئێمە وامان کرد سوودی نەبوو باشە هەڕەمەکی ناوها چیەکەم بەم شێوەیە ئێمە دەستەکەی ترم بەم شێوەیە مناڵەکە ڕائکێشم ئێستا من ئەبێ کۆنتڕۆلی ئەم مناڵەکەم چوو لەسەر دەستی خۆم ناکەوێت ئیتر ئەمە لە گەورەیە ئەمەلەیەکمان باس کرد بەرنامەی پێشوو ئەبدۆمیناڵ فرست بوو واتە منتیقەی ناوپەنجک پاڵمائەنە تەنەکەی فڕە ئەدەرەوە بەڵام لە مناڵە ناتوانم ئەبدۆمیناڵ فرست بکەم ناتوانم ئەو زەختە لە ناوپەنجک یا لە منتیقەی ناوسک بکەم بەینی زەکەی پێوتە چێست فرست بکە واتە منتیقەی سنگی بۆ چکە ئەم ئۆرگانی ناوە هێشتا بە تەواوەتی پێ نەگەشن تۆ کە زەختێکیان لێ بکەی ڕەنگە زیانی پێ بگە بۆیە لە کەسی مناڵە ئەبێ من زەختەکە لە منتیقەی سنگ بکەم نەک وەکو کەسی گەورەکە لە هەف بەرنامەی پێشوە لە منتیقەی ناوپەنجکان کرد چی یەکەم جا پێویست بەدەست ناکە چکە مناڵ سنگی بچووکە تەنها بە دوو پەنجە پێنجار 1 2 3 4 5 ئەمەم کرد ڕەنگە زەختێک هەبێ بەس ناتوانێت فڕێی بادە دەرەوە دیسان چۆن ئێمە دەستەکەی ترم
بە وریاییەوە نابێت بە عەرەز و ملی بجوڵێنی چی ئەەکەم بەم شێوەیە مناڵەکە ئەخەمە سەرباری پێشووی دیسان دەستەکەم بم عملیە تاوان تۆ لە کاتی ئەم عملیە بە کەسی دەوروبەر تەڵی پەیوەندی کە بە 122 لای خۆمان 122 لە شوێنی تر نازانم چەنە بۆم نا پەیوەندی بە مڵان سەواکەی تاتایی نەکەن چکە بۆ ڕەنگە کەسە پێویستی بە ئۆکسیجین بێ دوای ڕەنگە پێویستی بە فەسای تر بێ وانە ڕەنگە نەچوێت ئێرەوە تۆزێک هەڵاسانەوەشی دروست کرد بێ بۆم نا ئەبێ ئیلای بێتە خەستەخانە بەس ئێستا ژیانی ڕزگار کە دوایی کێشە نابێ تا تۆ ئەم عەمەلیانەکەی کێ ئەکات ئیسعاف و ئەمبولانس ئەکا بۆم لەم عەمەلیانە بەردەوام لەم سایکڵانە هەتاوەکو کەسەکە لە تەنەکەی زۆر باشە زۆر جار لە بری تەنێکی مادی خۆراکێک چەرەساتێکە یا بوونە ئامێرەکی یاریکردنی خۆیەتی شیر یا بوونە شەربەت خواردنەوە شلەکان پەڕێتە قورکی منداڵەوە ینی دەرد وەکۆڵێ هەڵدانەوە و دەرهێنانەوەی ئەمە جۆرێک چونکە ڕێڕەوی هەناسیەوە نەگرتو ناڕەحەتر ئەمەیان چۆنیە وەکو بەرنامە پێش باسمان کرد ڕێڕێی هەوا تەی نامە قبول ناکات چکەمە دوو ڕێڕەوە چێ خواردنە چێت ناو یان ئاوا چێت ناوە ڕێڕەیەکیان بۆ ناو مایدەیە ڕێڕەیەکیان بۆ ناو بۆری هەوای ئەوەی کە بۆری هەوای بەس هەناسەی لێچێتە ناوە وەکو پێماوەتی ناوسیەکان بەین سیەکان ئەو ساکەی کە دەوری داوە مادەیەکی لینجی تایە بۆ ئاسان جوڵی خۆی بەڵام بەدەر لەوە ناوسیەکان تەی نامە قبول ناکە ئەو شیرشی کە لە کاتی پێدانی دایکەکە ئەیە بە مناڵەکەی ئەچێت ناو بۆری هەواوە ڕیفلکسێکی ئەبێەوە بڵێن وەڵامدانەوەیکی ئەبێت چکە ئەو ڕێڕەوی هەوا تەنی نامە قبول ناکە بە هەمان شێوە ئەگەر جەم بڕشانەوەیە نەکشی جا مناڵەکە ڕشێتەوە بەڵێتە قورگی بوون لەم حاڵەتانە پێویست ناکە خۆ بەشڵ چەند جارێک کێشی بە پشتی مناڵەکەیان ڕەنگە ڕژەکە زۆر نەبێ عتادی بێتە دەرەوەوانە بەڵام لە ڕژەی زۆر ئاگەت تۆ فرێنەگەڕ مناڵەکە بخینکە بۆیە هەمان عەمەلی یعنی کە تۆ بۆ نەدەنکەنەوەکێک بێ فاسۆلیا بێ ئاو بێ لە ئاوا خنکەوە هەرچی کامێکیان بێ تۆ هەمان ئەم عەمەلیانەکەی بۆکەی بەڵام گرنگەوەیە لە پەلەپەلیا مناڵەکە زیانی پێ نەگەینی بۆ منە عەمەلیەکانی بێت نەچێت چی پێش چی ئەخەی ئەوە زۆر گرنگە کەواتە مناڵەکە دایکی شیری پێ بۆ منە خەریکە ئەپەڕەتە قورگی شیرەکە بۆ منە چی ئەەکەم یەکەمی هەنگاو بە هێواشی بەم شێوەیە باگولۆکە دیسانەکە سوودی نەبوو ئەو شێوەیە چە فراستەکە من باسی یەکشی تر بکەم زۆر جار مناڵ زۆر ئیهمالەکە بەڕاستی لەن دایکان باوکان ئەمە هەفتە نییە ئەوەی کە من داوام هەوبێ زۆر دەگمەنە شیوە ڕووی نابێ ئیلا جارێک چی بووە مناڵ دەنکەنووکێک چوت ناو لوتیەوە دەنکە شتێک چێت ناو گوێیەوە باشە هەتا لەم ماوە پێشوە شتێکی زۆر سەیر هات ساڵی پار بوو مناڵە چون چیان کردووە 12 ساڵ بوو بەسا بە بەم کەوتووە مناڵە تامان بە بەم کەوتن لە عیلمی تۆڵە بە هەموو شێوە ڕاتەکرێتەوە من زۆر لەسەر ئەو ناڕۆم چکە بەرنامەکەی ئەوە نییە بەساوی خۆی بە بەم کەوتووە یەکێک لە کەسوکارەکەی بە بەدزی باوکو دایکیەوە تێ چیەکات دارچینی خۆی دارچین تو هەر بۆنی کە خەریکە حساسەتێکی زۆر دروستەکە چون بەلۆکی بچوو بچوو کە تا توانیوانە دارچینەکەوتنە دووری ئەم ناڵەوە کەپسیان کردووە بەسا بۆنەکەی من باش بێت کە مناڵ هات ئەو بە چاوتی هاتە خوارەدام حەز زۆر بەزەیم پێ هاتەوە ئێمە نازانین مەوزوع چیە تۆ خۆڵکی ناتوانانی هەنێ شت هەیە ئێمە ساینمان هەیە سیمپتۆممان هەیە ساینەوەی کە تۆ بە چای خۆ دەیبینی سیمپتۆمەوەی کە نەخۆشەکە خۆی ئێڵێ وەنیە هەتا ئیتر زۆر لەمان کۆڵیۆوانەتی کاکە وەڵا کوردی پوختەکەی ئەمەیە کە ئەم مناڵە این چۆتە لوتیەوە لۆرە ساعات تۆ بۆی دەربێنێ بۆیە بێ بم ئەگەدای مناڵەکانمان بەڕاستی لەو تەمەنانەی خوار بە تایبەتی 3 ساڵ و 4 ساڵ ئەوانەوە ئیهمال نەکرێن و وریابین کە بۆ منە میوەیەکی ئەدرێتێ خواردنێکی ئەدرێتێ لە عابەیەکی بۆ ئەکردرێ بۆ منە ئەبێ زۆر وریابین بۆی کە هیچ حاڵەتێکی نەخوازە ڕوونایەت زۆر باشە ینی ئاو یا شیرەکە کە دەپەڕێتە قوڕکی شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو مناڵەیە جیاوازی هەیە لەگەڵ دنکەنۆکێک یا شتێکە وەکو عەمەلی کرد هەمان شتە چۆن بۆ گەورەکە وتمان کەسەکە ڕاکێشت دەرەوە بوونە ئێستا بە مناڵەکە خنکاوە عایلەیەکە چێت ناو بەلەمێک شتێکەوە کەوتونێتە نا ئاواکەوانە ڕاستی هەڵگرتنیمە ئاسانتر بە ڕەنگە لە کەسی گەورەکە هاوتمان کەسی گەورە منتیقی شانی بیانە بەس تۆ ئەتایی تۆ توانای مناڵەکە لەسەر دەستە بەم شێوە ئەهێنی دەرەوە تا مناڵەکە شۆکە چکە ناو ئاوا خنکاوە تەواو ئەوانە چی ئەەکەم خۆی باسی و عەمەلەمان نەکەوتمان ئەگری ئەکۆکی هەناسەیە ئەتاری ئەوان هەم بکرد ئەیەکە ئەم مناڵی هیچی لەمانی نەبوو باشە وەکو تۆ باسەکە لە ئاوەکەی دەرەوە تەوان تاو هاوڕشتینی چی ئەەکەم لە مناڵە یا هەر مناڵ دۆزیمە تۆ سوتفە شتێک پەڕێتە قورکی من لە سوجادە دۆزیمەتەوە مناڵ ئەگە بمێ وەڵامدانەوەی هەڵسەنجێنم وەکو کەسی گەورە نییە بانگی بکەم چی ئەەکەم پڵتۆ گەرم لەجێر پی بەو شێوەیە باشە لەم شێوەیە ئەمە ئەگەر هیچ نیشانەی گریان و نەگریانە خەرگەشینە بێتەوە ڕەنگە ئەوانە ئیتر لە حاڵەتی خەتەر چی ئەەکەم ئەبێ
پڵتە بکێشم بەژێر قاچی بۆچی بۆ ئەوەی کە من ئاستی و ئاگایی وەڵامدایم ناڵەکە هەڵسەنگێم چکە ئێمە لە هەنگاوەکانی فراگوزاری سەرەتایی هەتا نەزانم کەس وەڵامدانەوە هەیە لە خۆ ناچی هەناسەی پێ بێت و CPR بکەیت دڵی بشێریت و ئەوەی شەڵا مەسەی شێلانی دڵ و هەناسەدان چینە ئەگەکەینە بەرنامەیەکی ترەوە بەڵام بۆ هەڵسەنگاندنی وەڵامدانەوە مناڵ چی یەکەم بە پەڵتۆکێکم بەژێر پێیە تاو کەسەکە چی نییە کەسەکە وەڵامدانەوەی نییە باشە کە کەسەکە وەڵامدانەوەی نییە من چی یەکەم هەناسەدانی هەڵاسم زانم هەناسەی یاننا خۆ هەناسەی نەبێ من تایارەوە بکەم سوودی نییە وەنیە کە مناڵەکە هەناسەی نەبێ ئەو بزڵێت بە هەناسەدانە لە پێشینە بە چۆن چێکی هەناسەدان یەکەم وادا مناڵەکە من ڕاکشەوە لەو شێوەیە ئەبێ ڕێی های بکەمەوە گوێ لە هەناسەدان نێگرم ئەگەر لە ماوەی دەچرکە من گوێم لە هەناسە بوو باش گوێم لە هەناسەنەوە ئەنجا عەمەلەکە گۆڕە من هەناسەی پێ بم دەم بۆ دەم باشە ئەبێ من هەناسی بم اینجا چم عەمەلەتەکە زۆر باشە ئاگاڕێ دەرفەتێکی کەوتۆمان نەماوە دوایین ڕێنماییت زۆر بە کورتی بۆ دایکان و باوکان لەوەی کە بە چۆن فێری ئەم حاڵەتانە بن چۆن زەڕورەکە بەڕاستی فێری حاڵەتە فراگوزاریەکان بن وەڵام من پێش ئەوە شتێکم هە بیرچ و باسیکەم مەسەلەی سۆشیال میدیا و فەیسبوک تۆڕە کۆمەڵاتیەکان و بابەتانە پۆستی سەقەت زۆر ئەکرێت کە بە باوەڕوانەکەن چکە بەجددی کابرا هەیە لەگەڵ ڕێز ماوەسای ئینگلیزیە پۆستە سەشتی تۆپیەکە معقول نێشتیوە ماوەسای ئینگلیزی بۆ پیشەکەی خۆی گرنگە و هەمووی فێر کردووە کابرای کۆمپیوتەر بۆ ئیشی خۆی گرنگە و هەمووی فێر کردووە بەڵام هەر کەسە ئیشی خۆی لە سۆشیال میدیا پۆست زۆر ئەکرێت ڤیدۆی زۆر سەقەتدا ئەندرێ باوەڕ بمانە نەکەن و بچن ڕێگە زانستیەکە بگەڕن اینجا ئەگە بۆیان نەکرێت هیچ نەبێت ساڵی جارێک کۆرسێکی فراگوزاری سەرەتایی ببین چکە ڕێکخرا و تیم زۆر ئەتوانن کۆرسەکە ببین و ئارام وەزایگە شڵەژان با نەبێ مناڵ بێ ئاگا نەک هەرە تۆزە پێیگە بڵیتم ناڵەکەم گەورە بۆ تاو ئەبێ ئاگامان لێبێت تۆ میوەیەکی ئەیتێ شتێکی ئیتێ لە عەبەیەکی بۆ کڕی ئاگا لێبێ وەزایدن ئەم عەمەلیان دڵنیابە ژیانی کەسێکی پێڕزگارەکەیت و زۆرشمان بینیوێمە بینیشمانەکارە نیو ساعتە من ڕێهای گیرا بە چی چایکەم ڕاستە بەڵام من تکام وایە و ئەمەلەنەوە خۆی جێبەجێ زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕێ ساڵح یاریدەدەری پزیشک کە هەفتانە میوانی بەرنامەکەبی بۆ پێشکەشکردنی بڕگەی تەندروستیەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەمڕۆشت خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە لاتان بۆ تەواوکردنی بڕگە و بابەتەکانی بەرنامەکەمان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین هێمای سەرکەوتن کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە. لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق،
عربەت پێنجوێن بازیان تاسڵ و جەو زڕگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز دیارە لە چەمچەماڵ لە زانکۆکاندا هەر قوتابیەک کە دەڕوا بۆی کە بڕوانامەکەی وەربگرێتەوە پێویستە دوو نەمان بچێنێت کە ئەمە مەرجی زانکۆکەیە کە بە دیوێکدا بۆی کە سەوزایی ناوچەکە زیاتر ببێ و هوشیارەیەک بێ بۆی کە قوتابیەکان فێری نەمامچاندن ببن. هاوکارم جەلال جەباری لە چەمچەماڵ راپۆرتێکی بۆ ئامادەکردین لەم بارەیەوە با پێکەوە بینەری بین. با مەبەستی گرنجیدانی زیاتر بە بواری ژینگەی ناوچەکە و زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەدا با بڕیارێکی سەرۆکایەتی زانکۆی چەرم و لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی زانکۆ هەر خوێنکارێکی زانکۆی ناوبرا و داوای بڕوانامەی دەرچوون بکات دەبێت دوو نەمان بچێنێت. بەڕێوبەری تۆماری گشتی لە زانکۆی چەرم و ڕایگەیان ئامانجیان لەم کارە زیادکردنی ڕێژەی سەوزاییە لە سنوورەکەدا بەو پێی ژمارەیەک لە کارگە و پاڵاوگەی جۆراوجۆر بوونیان هەیە و مەترسیان لەسەر ژینگەی قەزاکە دروست کردووە. وتیشی بۆ ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 هەر خوێنکارێکی تازە وەربگیرێت بە هەمان شێوە دەبێت دوو نەمان بچێنێت. ڕوونە لای هەموو لایەک کە مەسلەی سەوزکردن یاخود نەمامچاندن هەم ژینگە جوانەکە هەم ژینگە پاگەکاتەوە. سنووری چەمچەماڵش بە حکمەوەی کە غازێکی زۆری لێیە و گازێکی زۆری لێیە ئەزانین کە ژینگەکەی بەرەو پیسبوونە ڕوا و ژینگەیەکی وشکی هەیە و ڕێژەی سەوزایی ئێجگار کەمە بۆیە وەکو دەست پێشخەرێک پێمان خۆش و زانکۆ پێشەنگ بێ لە هاندانی خەڵکی ئەم سنوورە بە چاندنی نەمام ئەمەش بێت بەوانەیەک یاخود بە ڕێنمایەک بۆ هەموو خەڵکی ئەم سنوورە کە ژینگە سەوزکەن بەڕاستی ژینگەی دەڤەرەکە ژینگەی سنوورەکە هەتا بڵێ خراپە و هەتا بڵێ ڕێژەی سەوزایی کەمە. لای خۆشیانەوە سەرۆکایەتی شارەوانی چەمچەماڵ و ڕێکخراوەکانی بواری ژینگە لە سنوورەکەدا ئەم هەنگاوەی زانکۆی چەرمیان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەدا بەرز نرخاند. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش باسی لەوە کرد سەرڕای هەوڵەکانیان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بەڵام تا ئێستا ڕێژەکە زۆر لە خوار ستانداری جیهانیەوەیە. گرنگیدان بە ژینگە زیادکردنی ڕوبەری سەوزایی ئەرکی تاکێکە لەم کۆمەڵگەیە گرنگی پێ بدە لەبەر ئەوەی مەسلەی ژینگە پێیوەستە بە ژیان و تەندروستی و سەلامەتی هەمومانەوە بۆی ئەم کاری زانکۆی سەرمو لە پاڵ کارە باش و جوانەکانی تریاندا ئەچێتە ڕێزی خزمەتکردن بە ژینگەوە کە بەڕاستی مە زۆر گرنگی هیوادارین شوێن و کەسان و لایەنی تر چاوی لێ بکەن لە پێناوی زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای سەمسەماڵە کە بەبراورد لە ستاندەرتە جیهانیەکان ئەتوانین بڵێن ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای سەمسەماڵە ڕێژەکەی زۆر کەمم. ئێمە وەکو شارەوانی چەمچەماڵ بەردەوام لە هەوڵی زیادکردنی سەوزاییان بەڵام ئەمە تەنها بە ئێمە ناکرێت پێویستە هاوڵاتیان و دام و دەستگاکانی تریش هاوکارمان بن بە خۆشحاڵیەوە زانکۆی چەرم و بڕیارێکیان دەرکردبووی هەر خوێنکارێک وەر ئەگیرێت دوو نەمان بچێن. ئێمە هەوڵێکی باشە بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەمانە زیاد بکە هیچ نەبێت لە ناو سەرۆکایەتی زانکۆیەکە هیچێکە لە ستانداردەکانی زانکۆ ڕێژەی سەوزایی زیاد بێت لە ناو زانکۆیە بە خۆشحاڵیەوە بڕیارە ئەم ساڵ ئەچێتە بواری جێبەجێکردنەوە.
سەرەڕای هەوڵا بەردەوامەکانی ڕێکخراوەکانی بواری ژینگە و لایەنە پەیوەندیدارەکان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، بەڵام بەراورد بە ستاندارە جیهانیەکان تا ئێستا ڕێژەکە لە ئەستێکی نزمدایە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی کارگە و پاڵاوگەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا لە زیادبووندایە و مەترسی جددیان لەسەر ژینگەی هەرێمی کوردستان لەلایەک و تەندروستی هاوڵاتیان لەلایەکی دیکەوە دروست کردووە و بوونەتە هۆی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی مەترسیدار. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، چەمچەماڵ. جەلال شتێکی جوان بووە کەلتورکردنی سەوزایی وەختی خۆشی کە کاتمان وەرەگرتو نازانم تۆ لە ئێرە نەبووی 5 دیناری سویسریان لێوەرگنیە بەو کاتەش زۆر بوویانی ئەوەسمێکە کەلتورەکەر هەبوو بەس ئێستا گۆڕاوە بۆ سەوزایی لەوەچەوە باشەکە بووە چکەسە مەبلەخێک پارەی زۆر وەردەگرن لە قوتابیان بەتایبەتەر جارێ بۆ هەر شتێک کە سەردانی زانکۆکان دەکەن کە ئەوە زیاتر گرفت بۆ قوتابیان دروست دەکات. زۆر باشە بە ئومێدی کوردستانێکی سەوز. خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە. پەیامی ڕۆژ بریتە لە باسکردن لە دۆخی ژیانی بەرکەوتوویەکی چەکی کیمیایی بەڕێز مامۆستا کامیل عەبدولقادر کە لە ئێستادا ماوەی 1 ساڵ و 7 مانگ زیاترە لە کەمپێکی وڵاتی ئەڵمانیا بە مەبەستی چارەسەر ڕووی کردوتە ئەو وڵاتە و بەڵام هێشتا ئومێدی هەیە بە چاکبوونەوە و بە وەرگرتنی چارەسەر و لەگەڵ ئەوەشدا هەوڵی فێربوونی زمانی ئەڵمانی داوە. زانیاریە کە پۆستێکی بەڕێز مامۆستا کامیل عەبدولقادر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی کردووە و داوای هەماهەنگی و هاوکاری یا ئەو وەفایی کە پێویستە دەسەڵاتداران و حکومەت بەرامبەر بە کەسوکار و بەرکەوتوانی چەکی کیمیایی هەیان بێ. مامۆستا کامیل عەبدولقادر دەنووسێت لەبەرەوەی مەترسی زۆر هەیە لەسەر ژیانم لە ڕووی تەندروستیەوە بەهۆی نەخۆشی لە کارکەوتنی سیەکانمەوە بەهۆی گازی خەردەلەوە و ئەگەر بگەڕێنرێمەوە بۆ عێراق ئەگەری مردنم هەیە. ناچار ئەڵمانیا ڕازی بووە مافی مانەوەی نەناردنەوەم پێ بدات. پزیشکە ئەڵمانیەکان لەبەرەوەی کۆتا ڕۆژەکانی تەمەنم بەڕێ دەکەم و خۆری تەمەنم ڕوو لە ئاوابوونە ڕازی بوون بەوەی نەشتەرگەری چاندنی سیەکانم بۆ ئەنجام بدەن. بەڵام چەند مەرجێکیان بۆ داناوم. 2 مەرجیان ناتوانم بە تەنها خۆم جێبەجێ بکەم. یەکەم فێربوونی زمانی ئەڵمانی. دووەم نەمانەوەمە لە کەمپدا و نیشتەجێبوونمە لە شوێنێکی تایبەتدا یاخود شوقەیەکی سربەخۆدا بۆ ئەوەی لە کەسانی دیکەوە تووشی نەخۆشی تری ڤایرۆسی و میکرۆبی نەبم. لە حاڵەتێکدا کۆئەندامی بەرگری لەشم لاوازە و جەستەم توانای ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی دیکەی نەماوە. بۆ فێربوونی زمانی ئەڵمانی بەردەوام کۆشش دەکەم و پشتیوان بەخوا بە هاوکاری چەند دڵسۆزێک فێری دەبم. بەڵام بۆ دەرچوون لەم کەمپەدا زۆر پێویستم بە مناڵەکانمە کە لە بەرواری 29 یانزەی 2017 کە تا ئێستا دەکاتە ساڵێک و 7 مانگ لێیان دابڕاوم و ناتوانم خۆم خزمەتی خۆم بکەم و بۆ هەموو شتێک پێویستم بە یەکێکە هاوکاریم بکات. لە ئێستادا وێڕای باری تەندروستی زۆر خراپم بە هاوکاری هەندێک برای بەڕێز خۆم ژیانی ڕۆژانەی خۆم زۆر بە سەختی لەم کەمپەدا بەڕێ دەکەم. ئەگەر بە هانامەوە نەیەن ئەو 2 مەرجەی پزیشکەکان لە سەریان داناوم هەرگیز جێبەجێ ناکرێن. لەبەرەوە داوا لە دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان دەکەم کە ڤیزا بۆ مناڵەکانم وەربگرن تاوەکو لە نزیکەوە چاودێریم بکەن و خزمەتم بکەن بە تایبەتی پاش ئەنجامدانی نەشتەرگەری چاندنی سیەکان بۆم. لە حاڵەتێکدا نەشتەرگەریەکەم بۆ ئەنجام بدرێ و مناڵەکانم لام نەبن و خزمەتم نەکەن ڕەنجمان بە خەسار دەچێ و نەشتەرگەریەکە شکست دەیەنێ و مەترسی زۆر گەورەتر لەسەر ژیانم دروست دەبێت. هێشتا چاوەڕێم گفتارەکانتان بکەن بە کردار و بەهانامەوە بێن پێش ئەوەی گیان لەدەست بدەم چونکە پاش مردنم دروشم و شیوەنی کەستانم ناوێت. ئەو دێڕەی کۆتایی دووبارە دەکەمەوە کە ڕووی لە دەسەڵاتداران و بەرژەوەندخوازانی کورد و کوردستانە و ئەوانەی کە کارەساتی پڕتراژیدیایی هەڵەبجە و کورد و ئەنفالیان کردە سفرەیەکی ڕازاوە بۆ خۆیان و بنەماڵەکانیان. هێشتا چاوەڕێم گفتارەکانتان بکەنە کردار و بەهانامەوە بێن پێش ئەوەی گیان لەدەست بدەم چونکە پاش مردنم دروشم و شیوەن و
ڕۆڕۆی کەستانم ناوێت. دەستخۆش ڕێست دیارە دوای بڵاوبوونەوەی ئەم پۆستەی بەڕێز مامۆستا کامیل عەبدولقادر بەشێک لە خەڵک وەفا و دڵسۆزی خۆیان و پشتیوانی خۆیان بۆ مامۆستا کامیل ڕاگەیاندووە بە تایبەتی لە شاری هەڵەبجە کۆمەڵەی قوربانیانی کیمیابەرانی شاری هەڵەبجە هەڵسا بە گردبوونەوەیەکی ناڕەزایی وەتیدا یەکێک لە کوڕەکانی کوڕە گەورەکەی کاکامیل نامەیەکی خوێندەوە کە من جارێکی تر دەمەوێت نامەکەی ئەو دووبارە بکەمە بۆ هیوایی کە هیچ نەبێ عەتف و سۆزی بەشێک لە بەرپرسان یاخود ئەو دەسەڵاتدارانەی کە توانەی بەهاناچوونەوەی مامۆستا کامیلیان هەیە سۆز و عەتفیان بجوڵێت و بەهانایەوە بچن. کوڕە گەورەی مامۆستا کامیل دەڵێت سڵاو باوەگیان وەکو هەر منداڵێکی تر پێویستم پێتە تکایە هەوڵی زۆر بدە بۆ ئەوەی جێمان نەهێڵیت. ئێمە هەمیشە دڵمان لاتە و چرکەیەکیش لە یادمان نەکردویت. هەست بە ئازارەکانت دەکەین. باوەگیان ئازاری دووری ئێمە و ئازاری ئەو ژەهرە نەگریسەی 30 ساڵە زیاترە سیەکانی گرتویت و ناهێڵێت هەناسە بدەیت. باوەگیان نەکەی هەرگیز بیر لە جێهێشتنمان بکەیتەوە بەڕووی مەرگ و ئەو ژەهرە کوشندەیە هەڵشاخە بۆ ئەوەی زیندوو بیت و بە چاوی خۆت خەونەکانی ئێمە ببینیت. ئاخر ئێمە هیچ کات وەکو منداڵێکی یاسایی تاسەمان لێت نەشکاوە ئەوەندەی لەسەر جێگا و خەستەخانە بوویت هێندە لای ئێمە نەبوویت. باوکی بریندارم دەزانم برینەکەت زۆر قورسە تۆ کە هەستی باوکایەتیت هەیە کەواتە دووجار برینداریت بەڵام هەرگیز ئێمە ئومێدمان لە دەست نادەین بەردەوام نزات بۆ دەکەین و فرمێسکی غەریبیت بۆ دەڕێژین. باوکی شیرینم سنوورەکان ناهێڵن ئێستا ئێمە لای تۆ بین لە نزیکەوە بین سوێند بەخوا دڵمان خەریکە دەریێت تۆ لەو غەریبیە بە تەنها ئازارەکانت دەنووسیتەوە دڵمان خەریکە دەریێت پۆستێگەکەیت بۆنی ناوەمێدی لێیت ئێمەش وەک تۆ بریندارین برینداری بێنازی باوکێک کە 30 ساڵە زیاترە لە فەرامۆشی ئاژیت باوکێک کە هەناسە گەرمەکانی خەریکە ماڵاواییمان لێەکەن. باوکی شیرینم باوەگیان بیرتەکەم هەمومان بیرتەکەین. بۆ قسە و گفتوگۆکردن لەسەرم تەوەرە و زیاتر خستنە ڕووی دۆخی ژیانی بەڕێز مامۆستا کامیل عەبدولقادر لە هەڵەبجەوە هۆشمەند مراد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجەمان لەگەڵایە و هەروە لە ڕێگەی سکایپەوە بەڕێز مامۆستا کامیل عەبدولقادر لە کەمپەکەی ئەڵمانیاوە لەگەڵمان دەبێت. سەرەتا دەچینە لای مامۆستا کامیل. مامۆستا کامیل سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر گوێت لێمانە و لەگەڵمانیت دەمانەوێت لێوە دەست پێ بکەین دۆخی ژیانت ئێستا چۆنە و بە تایبەتی لە دوایەوە پۆستە کێ بەهاناتەوە هاتووە لەوەی کە بیەوێت هاوکاریەکت بکە جگە لە دڵسۆزی و وەفای ئەو خەڵکەی کە ڕەنگە دەسەڵاتێکیان نەبێت جگە لە دوعای خێر بۆت. سڵاوی خوای گەورە لە هەمووان دیارە بەداخەوە من لە ئەمڕۆ باقارێکی زۆر خراپەڕە دکتۆرەکان ئەڵێن وەردەکانی تەمەن ڕوو لە کۆتابوونە و تاکە هەلێک کە لە بەردەما بێت ئەوەیە کە نەشتەرگەری گۆڕینی سیەکانە بۆ ئەنجام بدرێت غەیری ئەوە هیچ شتێکی کەمان هیچ تکە سوودی نییە لەگەڵ سیەکان تا بۆیە ڕزامەند بوون لەسەرەوەی ئەو نەشتەرگەریان بۆ ئەنجام بن بەڵام کۆمەڵێ مەرجیان لەسەردانەوە کە مەرجەکان ڕەنگە هەنێکی بەخۆم جێبەجێ بێ هەنێکی بەخۆم بە تەنها جێبەجێ نەبێ بۆیە ڕووم لە بەرپرسان کردووە کە بەهانامەوە بێن. زۆر زۆر سپاسی هەموو ئەو برا و خوشک و دۆست و ئازیزانەیە کەم کە کەمپینیان کردووە کە پشتیوانیان بۆ من دەربڕیوە هەرێکە و لە دووخۆی و بەشوازێ مەمنونی لطف و خۆشەویستیانم سەبارەت بۆی تا ئێستا کرد وەک جێتێکی ڕۆژوەڵامی نێتەوە بە سپاسەوە سکرتێریەت حکوومەتی کوردستان پەیوەندی بە گفتی ئەوەی پێیان کە یەکسەر کاری لەسەر بکەنوە هەنێ ئومێدی پێبەخشین وادارم کە ئەوم بۆ جێبەجێ بکەن کەمێک لە معاناتی من وەرەکەوە بتوانم مناڵەکانم بۆ بێن ەوە خزمەتم بکەن لەو گوزەرانە سەختی ئێستا دەربازم بکەنوە هاوکارم ئەوەی دکتۆرەکان داوایەکەن
بۆیان جێبەجێکن ئامادە بکرێن بۆ نەشتەگەری و نەشتەگەریان بۆ بکرێت ئومێ دەکەم ئینشەڵا کەوتو بێ لەم ژیانی ئەم هەموو ڕزگار بکرێم و ژیانم باشتر بێت. زۆر باشە مامۆستا کامیل لە دوای ئەو پۆستەی کە ڕاتگەیاندووە کاماژەم پێکرد جگەل لە هاوسۆزی خەڵک لە ڕووی دەسەڵاتدارانەوە کێ هیچ پەیوەندیەکی پێوە کردبی لەوەی کە بیەوێت هاوکاریت بکە؟ دیارە وەک داهێنی ڕسمی حکومی عەرزم کردن بەڕێز دکتۆر ئامانز ڕەحیم سەکرتێری ئەنجومەنی وەزیران بەسپاسەوە پەیوەندی پێوە کردم و عەرزم کردن گفتیەوەیە کە ڕاستەوخۆیەکی لەسەرەکەن و هەوڵیان بۆی بۆ مناڵەکانم وەرگرن و هەوڵێن هاوکارم بن بۆ زاڵبوون بەسەر و گرتیان. زۆر باشە خەرجی مانەوەی ساڵێک و حەوت مانگت لە وڵاتی ئەڵمانیا خەرجی بواری پزیشکی و چارەسەر وەرگرتن و پێداویستەکانی ژیانی ڕۆژانت لەلایەن کێوە دابین کراوە چۆن بۆ منە پێداویستەکانی ژیانی ڕۆژانت وەکۆڵێ بەدەست دەخی؟ بەڵێ دیارە دوو بەشە بەشێکیانەوە لایەنە تەندروستیەکە و نەخۆشخانە و دەرمان و چارەسەر و حیاتە و ئەم جۆرەشتانە هەیە ئەمە دیارە حکوومەتی ئەڵمانی خۆیەکە بەڵام وەکو لە ڕووی خزمەتی خۆم وەکو شەخسی بەڕاستی کۆمەڵێ کوردی جالەی کوردی لێرە بە تایبەتی تری دەڵەبجەیەکان بەدەمەوە بوون خزمەتیان کردوم دیارە خەڵکی غێری هەڵەبجەش مەتوان بڵێم غێری زمانی لێرە هاوڕێیەکی ئەڵمانی هەیە ناوی نیشای لوێهانزنە و پیاوە ڕاستی زۆر پشتیوانی من ئەگەر ئەو پیاوە هاوکارم نەبووە هەر لە ڕووی دەرونیەوە لە باروکی ترا بووم بەسپاسەوە خەڵکانە لێرە هاوکارم کرد و هاوکاری ئەو بەڕێزانن بەڕاستی وەزم زۆر خراپە بوو بەڵام بە هاوکاری ئەوانە باش بووم بەڵام بەڕاستی ئەوە ناگەینەکە دۆخی ژیانی من ئاسایی بووێ بەڕاستی لە دۆخێکی زۆر سەخت پەڕەیەکەم و پێویستم بەهاناوە من بەردەوامەوەتان لە ژوورێکا بەڕاستی وەک سوودێکی ئیرادی وایە پێوەی بەستراومەتەوە بە وەڵێ ئامێر و ئامێری ئۆکسیجینی یارمەتیدانی ئۆکسیجین هەناسەکانەوە ناتوانم لەژێی خۆم بکۆڵم بۆ بەسیترین شێفت پێویستم بە کەسێکی هاوکاری بکە ناشکرێ بەردەوام یار منەوە بێ تەنها حەلێک بۆ ساڵەکانی خۆمە لەگەڵم تا 24 سەعات من کەن و ئەو پێداویستیانەی هەمە بەردەوام بۆمی. زۆر باشە کاک کامیل دەچمە لای کاگۆشمن مراد لە هەڵەبجەوە کاگۆشمن سڵاوی خوارد لێبێت ئێوە وەکو کۆمەڵەی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە چیتان کردووە جگە لەو کەمپین و ناڕزایی کە ئێستا دەستان پێ کردووە لە شاری هەڵەبجەوە لە هەمان کاتە تا چەندە باوەڕت وایە بەگشتی حکوومەت هەرێمی کوردستان ئاوڕی لە بریندارانی چەکی کیمیایی داوەتەوە کە ڕەنگە هەرە نمونەی بەرجەستەیان مامۆستا کامیل عەبدولقادر بێت؟ بەڵێ سپاس بۆ ئێوە سڵاو و ڕێز بۆ بینەرانی بەڕێز سڵاو و ڕێزی زۆر تایبەتیم بۆ بەڕێز مامۆستا کامیل هیوادارم هەرچی زووترە لایەنە پەیوەنددارەکان بە تەنگ داواکاریەکەی بەڕێزیانەوە بێت و ئەو گرفتانەی کە هەیەی بۆی چارەسەر بکرێ و بە زووترین کات بە تەندروستیەکی باشەوە بگەڕێتەوە ناومان. لە ڕاستیە وەکو ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چ ئەرکێکی جێبەجێ کردووە سەبارەت بە بریندارانی کیمیاباران ئەوەی کە کراوە لە ئاس ئەو برینە قوڵەی بریندارانی کیمیابارانان نییە بەداخەوە برینداران هەتا ئێستاش بە بارودۆخێکی زۆر قورس و گران و مەترسیدارە تێپەڕێن و لایەنە پەیوەنددارەکان نەیانتوانێت بە گوێرەی پێویست و بە گوێرەی ئەو برینە قوڵانی کە لە جەستە و لە ڕوحیانە هەیە مامەڵەیان لەگەڵ بکەن و چارەسەری لای کەم وەساندنی برینەکانیان بۆ بکەن. دیارترین نیشان برای بەڕێزم مامۆستا کامیلە
مامۆستا کامیل یەکێکە لە بریندارە سەختەکانی کیمیابارانی هەڵەبجە و مامۆستا کامیل ڕەمزی بریندارانی کیمیابارانی هەڵەبجەیە. مامۆستا کامیل بەڵگەیەکی زیندوو و سەروەت و کەنزێکی نیشتیمانی و مێژوویە ناکرێت حکوومەت هێرێمی کوردستان بەم شێوەیە خەمساردانە مامەڵە لەگەڵ برینەکانی مامۆستا کامیلا بکات. بەداخەوە بەدەمەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکان بۆ بەڕێز مامۆستا کامیل بۆ چارەسەرکردنی برینەکانی ئەبوو پێویستی بە گرتبوونەوە و پێویستی بە حتا داواکاریژ زۆر باشە کاگۆشمان ئەمجاری کامیل لە یەکێک لە داواکاری سەرەکیەکانی بێدانی ویزایە بە خێزان و منداڵەکانی بۆ لە ئەڵمانیا ئاگان لە ئەبێ هەر بە ژیانی ڕۆژانەی بێ. یەکێک لە داوا سەرەکیەکانی مامۆستا کامیل عەبدولقادر پێدانی ویزەیە لەلایەن حکوومەتی هەرێم و عێراقەوە بە منداڵەکانی و خێزانەکەی تا لە نزیکەوە ئاگایان لە ڕەوشی تەندروستی و وەکۆڵی خزمەتکردنی بێ. ئێوە وەکو کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە تا چەند دەتوان ئەم داوای مامۆستا هیچ نەبێ جۆرێک لە جۆرەکان بیگەن لەلایەنە پەیوەندیدارەکان یا خۆتان بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی بکەن؟ بەڵێ ینی ئەگەر تۆ جێبیر بکەینەوە داواکاری مامۆستا کامیل داواکاریی هەندە سادە و ساکارە، ینی بە حەقەت بۆ لایەنە پەیوەندیدارەکان لە ئاو خواردنەوەژ ئاسانتر و سادەترە. خەڵکانێک لە بەرپرسان و غێرە بەرپرسانیش بۆ سەفرە و سیاحە خەریکن مەسەلەن زۆر بە ئاسانی ڤیزای وڵاتانی دەرەوە ئەڵمانیا و ڤیزای شنگلیان دەسەکرێت. ئێستا بۆ حاڵەتێکی کتوپڕ و مەترسیدانی لەو شێوەیە ئەم داواکاریە توانین بڵێن هەر زۆر سادە و ساکارە. ئێمە هەر لە سەرەتاشەوە تا کۆتایش خودی مامۆستا کامیل جەنابیان ئەندامی دەستێ باڵای کۆمەڵێکەیە و تەبێژی فەرمی کۆمەڵەکەی ئاگاداری ورد و درشتی با بڵێن جوڵە و چالاکیەکانمانن. ئێمە لە سەرەتاوە لە خەمی کەیسی مامۆستا کامیل و بریندارانی کیمیابارانی هەڵەبجەیە بووین و ئێستاش پاژەم گربوونێم گربوونێت تەنها وەکو هەنگاوێکی یەکەم وەکو دەستپێک بۆ فشارکردن یان بە دوواداچوون بۆ کەیسەکەی مامۆستا کامیل گربوونەوەکەمان کردووە. ئێمە بە کتابی ڕسمی داواکارێکی بەڕێز مامۆستا کامیل تەوجیهی لایەنە پەیوەندیدارەکانەکەین و بە دوواداچوونی جددی ئەەکەین بەو هیوایە بە زووترین کات بێنە سەر خەت و کێشەکەی بۆ چارەسەرکەن و هەر ئەم شەویش پێم وابێت چەند لایەنێکی حکومی ئیسیجابەیەکی باش و دڵخۆشکەریان هەبووە سەبارەت بەوەی کە هاوکار بن بۆ ئەوەی ڤیزا بۆ منداڵەکانی بەڕێز مامۆستا کامیل دابین بکرێ و سەرڕایەوەش خەڵکی غێرە حکومیش مەسەلەن کەسایەتی دیاری هەڵەبجە سەروەتمەندی دیاری هەڵەبجە ئامادەگی خۆیان دەربڕیەوە بۆ ئەوەی ئەگەر ڤیزایان بۆ دابین کرا کولفەی تێچوونی چوون و هاتنەوەی مناڵەکانیشیان بگرنەوە بە هەر شێوەیەک لە شێوەکان بتوان هاوکار بن بۆ ئەوەی مامۆستا کامیل لەو بێنازی و لەو غەریبایەتی دەرکەن و ماڵ و منداڵەکەی بە مامۆستا کامیل شاد بکەنەوە و بە هەمان شێوە مامۆستا کامیل بە ماڵ و منداڵەکەی. زۆر باشە دەچینەوە لای مامۆستا کامیل. مامۆستا ئەگەر بینەوە سەرەوە قسە لەسەرەوە بکەین کە فترەیەک لەمە و پێش باس لەوە دەکرا کە پێویستە دۆخی تەندروستی خۆت بە تایبەتی کێشت بگاتەوە واستەی کە ئیتر ئامادەگیت هەبێ بۆی کە بچیتە ژێر نەشتەرگەری ئاپیستە ناو هۆڵی نەشتەرگەریەوە. لە ئێستا دۆخی تەندروستی خۆت چۆنەوە کە دکتۆرەکان پێیان وتی بیت پێویستت بەچی هەیە بۆی کە بتوانن نەشتەرگەریەکەت بۆ ئەنجام بدەن ئەگەر بێت و کە سوکارەکەشت بۆ نمونە بێتەوە لات. جارێکی لەو مەرجانەی ئەوان داوایانە کە دەوێت کە وەزنم زیاتە لێرە دیارە لەمێژەوە هەوڵی ئەوەیەم کە وەزنم زیاتە پاس بخوا ئەنازەیە وەزنم دای کرد بەڵام بەداخەوە زوو تووشی التیهابات وانەیە بم بە حکمیەوەی لەکەم تێداژیم خەڵکی کێی لێەوە دیارە هەیە نەخۆشەوە مراعاتی لای تەندروستی زۆر ناکە ئەبینی لەو کەسانەوە من تووشی پەتابم تووشی ئەنوا نەخۆشی میکرۆبی ڤایرۆسیەم کە ئەو بارودۆخی تەندروستیم زۆر خراپەکاوە ئەو ڕەنجەیەم بۆ بەرزبوونەوەی بۆ بەرزکردنەوەی زیادکردنی کێفم بە خەسارە چە دیسانەوە کێفم دابەزێتەوە لەبەرەوە دکتۆرەکان ئێستا بە مەرجیان گرتووە کە منە دێ لەم کەمپە نەمێنم گە لەم کەمپە ناکرێت
بەردەوام من بەو حاڵەوە توشتی نەخۆشی تر و سیابی تر و ئەوانە بم کە ئەوە کارگەری ترسان لەسەرم دروستەکە و توانە بێ لەو کەمپە نەمێنی وە شوێنێکی کە شقەیەکی تایبەت خانێکی تایبەت خەڵکێکی سودار تەعاملی لەگەڵاکەن و بە دوێر بگیرێ لە خەڵکی بەدوێر بگیرێ لە خەڵکی نەخۆش و ئەوانە تا بەرەو باشتر بڵوا وەوات بێ بە کەڵک بێ و ئامادەبی بۆ ئەنجامدانی ئەو نەشتەری. زۆر باشە مامۆستا کامیل، ڕێکارەکانی چوونە دەرەوەت لە ناو کەمپەکەیە چین؟ ئاسانە بۆ تۆ ئاتا تو ئەتوانی باسانی لە کەمپەکە بچیتە دەرەوە، چیت پێویستە؟ نەخێر بەداخەوە من دوو لە ڕووی زێناوتان بۆ دەشوی و تەوالێتوانەش تەنانەت دەبێ عەرەبانەیەکم هەیە و بێ ژیازی ئۆکسجینەم لەگەڵ خۆم بەرم و بەو حاڵەوە بێ من خۆم بچم جاری وایە لە مەتبەخ خواردنێ بۆ خۆم دروستکەم و شتانە بشۆرم کە بەکاری بێنم. ئەمە زۆر زۆر ئیلاج مەکە، زۆر زۆر مانوو مەکە، لێتان ناشارمەوە جاری وایە خواردنی ئامادەکەم زۆر ناڕەحەتە دواتر لە خواردنەکە دانێم ئەوەنە هیلاکەم بەبێ ماوەیەکی زۆر چاوەڕێکەم تا ئێوەرە بمەوە کاتە ئێوەرە بمەوە خواردنەکە ئەوەنە سارد بۆتەوە بە خەڵکی خواردن. کەواتە مامۆستا تەنها خۆشت ڕۆژانە خواردنی خۆت دروست دەکەی و پێداویستەکانی ڕۆژانەی خۆت جێبەجێەکەی؟ بەڵێ بەس دیارە خەڵکی زۆر بێ ناوبەناو پەیوەندیم پێوە کە نەوەی مامۆستا چیت لازمە با بۆ دێنین. سپاس بخوا پیاوی جوان و ئینسان مردمان زۆرە لێرەش لە دەرەوە خەڵکانێکمانەیە کە بەدەر لە ئەوەی هیچ مەسئولیەتی چاودێریکردنی منان لە سەران بێ خۆیان هەوڵێن خەمەکانم بکەن و ناو بەناوانشتم بۆێن و داویستێکەمە بێ تەلەفۆنیان بۆکەم یا تەلەفۆنم بۆکەن بۆم جێبەجێکەن، بەڵام دیارەوان ژمیان مەسئولیەتیانەیە و کاریانەیە ناتوانن هەمیشە بەدەم منەوە بن. زۆر باشە مامۆستا باوەڕت وایە ئەگەر بێت و ژن و منداڵەکەت بگەن ئەڵمانیا و بگەنە لای جەنابەت تا چەندە تۆ هیوات هەیە لەوەی کە هەم نەشتەرگەریەکەت بۆ ئەنجام بدرێ و هەر لە دوای نەشتەرگەریەکەت وە خۆت ئاماژەت پێ کردووە نەشتەرگەریەکی سەرکەوتوو بێ و هەمان کاتە ئاماژەت بە دوای نەشتەرگەریەکە کردووە، بۆچی زیاتر لەو کاتەیە پێویستت بە ژن و منداڵەکانتە؟ بەڵێ دیارە من بەڕاستی وەقتم کردن پێویستم بە چاودێری 24 سەعاتە، یانی لەبەرەوە تەنها مناڵەکانم ئەتوانن 24 سەعات بە دیارمەوە بن و زۆر پێویستە ئەوان لەگەڵما بن. من حاڵی حاضر لە ڕووی دەستەییوە تێک نشکەوم بەڕاستی لە بەڵێ دەچینە لای بەڕێز هۆشمەند مراد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە پاش دواتر دەچینە لای مامۆستا کامیل. کاک هۆشمەند دووبارە سڵاوت لێبێ. ئێوە ینی هەمیشە باڵوێزخانەی وڵاتان لە دەرەوەی و وڵاتەی خۆی و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیشمان هەیە کە بۆ دۆخی پەنابەرانی کورد و لێ قەوماوانی کورد هەمیشە مای وەک پەناگە و دڵسۆزی بووە. فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و باڵوێزخانەی عێراق لە وڵاتی ئەڵمانیا چ ڕۆڵ و ئەرکێکی هەیە بەرامبەر بەرکەوتوویەکی چەکی کیمیایی کە بووەتە سمبولی کیمیابارانی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە؟ بەڵێ مامۆستا کامیل عەبدولقادر لە وڵاتی ئەڵمانیا و لە ڕێی سکایپەوە لەگەڵمانای. مامۆستا کامیل لە کۆتایی پۆستەکەدا ئاماژە بەوە دەکەی هێشتا چاوەڕێم گفتارەکانتان بکەنە کردار و بەهانامەوە بێن پێشەوەی گیان لەدەست بدەم. دوای مردنم شین و دروشمی کەستانم ناوێ. بۆچی دەسەڵاتدارانی کورد بەرامبەر بە بەرکەوتوویەکی وەکو جەنابتان هێشتا قسەی باقوبریق و دروشم و بانگەشەیان هەیە، بەڵام نەیانتوانیوە بچووکترینی ئەو دروشمانە بکەنە کردار و بەهانای بەڕێستەوە بێن؟
بەڕێز مامۆستا کامیل عەبدولقادر ئەگەر گوێت لە دەنگی من بێ پرسیارەکە دووبارە دەکەمەوە لە کۆت دیارە لە ئێستا هیچ کەم لە پەیوەندیەکانمان لەسەر هێڵین کە بەجاخەوە ماوەی نزیک بە 30 ساڵە ڕاست. مامۆستا کامیل عەبدولقادر لەسەر هێڵە. مامۆستا پرسیارەکەم دووبارە دەکەمەوە لە کۆتایی پۆستەکەتدا دەنووسی هێشتا چاوەڕێم گفتارەکانتان بکەنە کردار و بەهانامەوە بێن پێشەوەی گیان لە دەست بدەم. ئەگینا دوای مردنم شین و ڕۆڕۆی هیچ کامتانم ناوێ. دەسەڵاتدارانی کورد بەرامبەر بە خەڵکی بێگانە بەرامبەر بە سیاسەتمەدار هونەرمەند هەتاوانەی کە دەستیان بە کیمیاباران و ئەنفالی کورد سوورە ڤێلا و کۆشکی ئەدرێتە. بۆچی بەرامبەر بە تۆ هێشتا دروشمەکان ناتوانن بکەنە کردار نیوەیە و دروشمانش؟ دیارە ئەوە و داخەسەقەیەکە لە دڵی هەموومانایە ئەو کەسانەمان کە قوربانیمانەوە بوون هۆی ئەوەی ئەمڕۆ بە سەر کۆمار و ببن بە حکوومەت ببن بە کیانێک و بوونێکمانەیە هەموویدا سەر کە لەسەر و لەسەر دەریای خوێنی شەهیدان و معانات و میلەتە بوو بەڵام ئەبینین خەڵکانی کە بوونەتە بۆ میلەتەکەمان بە درێژایی مێژوو هەتاونەتەوە لە سای ئەم کارە و خەڵکی قوربانی لە ئەزال هەر قوربانی دەبن. بەڕاستی ئەوە زۆر زۆر عەزیز پێم حاڵی حاضر لە ژیانم ئێستا بەدەمەوە بێن نەک دواتر بڵێن ساخی وابوو باڵی وابوو ئێمە بەداخەوە بەڵێ وا دیارە پێبەوەی کێشەیەک لە پەیوەندی گواستنەوەی پەیوەندی مامۆستا کامیل عەبدولقادر بەرکەوتوویەکی چەکی کیمیایی شاری هەڵەبجەی شەهید بینەری بەشێ لە ئەرشیف و وێنە پڕتراژیدیەکانی مامۆستا کامیل دەبین و لێرەشەوە زۆر سپاس تەمەنای تەندروستیەکی باش و لەشێکی ساغ و ئینشەڵا سەرکەوتن. مامۆستا کامیل کۆتا وتەی بەڕێستان لە بەرنامەکە ئەگەر پێشکەشی بینەرانی بکەن یا چ داواکاری یەکتان هەیە لە دەسەڵاتداران؟ دووبارە سپاسی و خۆشەویستانەکەم کە هاوسۆزن لەگەڵ مناوە پشتیوان من لە نێوانە دیارە میدیاکان بەگشتی ڕۆژنامەنووسان بەگشتی چالاکوانانی مەدەنی و برایانم لە کۆمەڵی قوربانیانی سینەبارانی هەڵەبجەکە بەڕاستی ئەوەی لە نووری توانای ئەوانە هەبێ کە یانەوە ئومێ دەکەم هیمەتی زیاتر کە نەم بۆ من بۆ باقی بریناران و قوربانیانی سینەبارانی هەڵەبجە. مامۆستاگیان ئێمە شیوای تەندروستێکی باشت بۆ خوازین. زۆر سپاساکەم برا جوانەکەم خۆی گەورە بە تەندروستێکی باش و شفایەکی باشەوە بدهێنێتەوە نێو کوردستان و هەڵەبجەی شەهید و خاو خێزانت و نەشتەرگەریەکەشتان سەرکەوتوو بێ. بینەرانی عزیز پێکەوە بینەری ئەرشیفی وێنە و دیمەنە پڕتراژیدیەکانی مامۆستا کامیل عەبدولقادر دەبێت. دڵ و جەرگێم بە سۆزی دەنگێوە ئەسووتێ کۆڕی لاوانی هەڵەبجە لە غەمتانەوەتە مردە شەریکێم بە شەرێدا بمەنیوانی هەڵەبجە لە غەمتانەوەتە مردە شەریکێم بشريدا بميواني هواجا خدای خود
زانی چند زورا لسر جرگو دلم جانی الابجا خدای خود زانی چند زورا لسر جرگو دلم جانی الابجا بشرکی طری وقتایم دلائل منالانی الابجا بشرکی طری وقتایم دلائل منالانی الابجا بینەرانی بەڕێز دیارە ئەوەی کە بینیتان بەشێک بوو لە دۆخ و معناتی ژیانی بەڕێز مامۆستا کامیل عەبدولقادر کە 32 ساڵ لەمەوە پێش بەهۆی بەرکەوتنی چەکی کیمیاییەوە هەم خۆی تاقانەی کیمیابەرانی هەڵەبجە بوو هەم بەو دۆخەیە دەژی ئێستا بەهۆی ئەوەی کە کیمیایی بەرکەوتووە ئێستا سیەکانی ڕێژەیەکی کەم لە سیەکانی کار دەکەن و پێویستی بەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێم و ئەوانەی کە لە دەرەوەی هەرێم و لە عێراق بەتایبەتی توانایان هەیە و دەسەڵاتیان هەیە بە هەنای ئەم بەرکەوتوی چەکی کیمیاییەوە بڕۆن بۆی کە ژیانی بۆ بگەڕێنەوە بۆی کە هیوای بۆ بگەڕێنەوە بۆی کە جارێکی تر بە ژن و منداڵ و بە خۆشیەکانی دنیا و ناو خێزانەکەی شادی بکەنەوە بۆ هیوای کە دەسەڵاتدارانی هەرێم و عێراق بە هەنایەوە بچن کە ئێمە لە وەکو کەناڵی ئاسمانی پەیامەوەندێک کە توانی بێتمان ئامانجمان لە ڕووماڵی دۆخی ژیانی تایبەتی مامۆستا کامیل عەبدولقادر خستنە ڕووی زیاترەتی بۆی کە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە بتوانن بە هەنایەوە بڕۆن. دەچینە سەر بڕگە و بابەتەکانی دیکەی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆشمان کە دەچینە لای ڕاپۆرتێک هاوکارم ڕێناز ئەرسەلان لە دەربەندی ڕانیەوە ئامادەی کردووە کە یەکێک لە ئارایشگەکانی شاری ڕانیە ئێستا لەناو بەلەمێک لەناو دەربەندی ڕانیە سەرقاڵی سەرچاکردنی خەڵکە بە تەنها بەهۆی یانی شتێکی جیاواز ئەنجام بدات یاخود وەکو شتێکی تەرفیهی با پێکەوە بینەری و ڕاپۆرتە بین. وەستا جەلال دەیەوێت جیاوازتر و کارێکی دەگمەن بکات کە ئەویش ئیشی دەلاکیە لە ناو بەلەمدا و لە ئاوی دەربەندی ڕانیەدا کە شوێنێکی گەشتیاریە. ئەو دەیەوێت بە خەڵکی نیشان بدا کە کارەکەی جیاوازە و توانای خۆی لە ئیشی دەلاکیدا لە دەرەوەی دوکانەکەیدا بەکاردەهێنێت. وەکو خۆی دەڵێت ئەمە حەز و خولیایەکی خۆیەتی و دەیەوێت ئیشی دەلاکی لە چوارچێوەی دوکانەکەیدا بهێنێتە دەرەوە و لە شوێنێکی وەکو ئاوی دەربەندی ڕانیەدا کە شوێنێکی گەشتیاریە توانای خۆی بەکار بهێنێت لە ئیشی دەلاکیدا. من ویستم کارێکی جیاواز بکەم بەڕاستی لە چوارچێوەی دوکارەکەم بێمە دەرەوە. دەربەند شوێنێک گەشتیارەوە شوێنێکی زۆر خۆشە. حەزم کرد سەرچاکردنێک لێرە بیکەم بە ستایلێکی تر و بە دیکۆرێکی تر و هەم بۆ خۆم و هەم بۆ مشتریەکەم حەز دەکا بەڕاستی. زۆر کەس حەز دەکا لە شوێنێکی کراوەدا سەر چاپ بکە بە تایبەتی شوێنێکی وەکو دەربەندی ڕانیە کە شوێنێکی گەشتیاریە و خەڵکێکی زۆر زۆر ڕووی تێ دەکا. لەناو ئەودا زەحمەتترە لەوەی کە لە دوکاندا چاکی کەیت، بەڵام بە هەما کەدا من هەر پێی دڵخۆشم حەزێکم پێی هەیە کە بەو کارە بیکەم ئەگەرچی لە زۆر ڕۆوە لەوێ ئەرکم قورستر بێ کە لەناو ئەودا ئەو کارە ئەنجام دەم. لای من گرنگ نییە بەڕاستی کە ئەگەرچی قورسیش بێ، گرنگ ئەوەیە کە کارێکی جوان بکەم، گرنگ ئەوەیە کە هاوڵاتێکی ئەو شارە دڵخۆش بکەم. ژمارەیەک لە هاوڕێکانی و مشتریەکانی هاتوون تاوەکو لەو شوێنە گەشتیاریە وەستا جەلال ئیشی دەلاکیان بۆ بکات. بە وتەی خۆیان زۆر حەز بەوە دەکەن کە لە شوێنێکی گەشتیاری وەکو ناو بەلەم و لە ناو ئاودا کاری دەلاکیان بۆ بکرێت و حەز بە ئاسوودەیی زیاتر دەکەن. لە خزمەتام جانەکەم دوایەوە برادرانە بەسەر چاو بۆ دەکەم. ئەوە هەوڵەتێکی ترە داوام لێ دەکە کە سەری بۆ چاو بکەم. منیش پێم گوت دوایەوە برادرانە بۆ دەکەم لە خزمەتدامن. ویدی هەر کەسێکی تر داوام لێ بکەم من لە خزمەتدام و خواستێکی زۆر هەیە کە هاوڵاتن حەز دەکەن لە ناو بەلەم لە ناو ئاودا سەر چاو بکەن. چونکە وەکو گوتم ئێرە شوێنێکی گەشتیاریە. هەستێکی زۆر خۆشم هەیە لە شوێنێکی ئاوا گەشتیاری وەک حەز و خولیایە کە لێرە سەر چا دەکەم
لەگەڵ وەستاکەم ئاو بڕیارماندا بینێرە سەرچاکەین شوێنێکی خۆشە گەشتیاری و خەڵک زۆر تێدەکات بەڵێ زۆر جیاوازیە ئەرێوەلا چکە لێرە فراوان و خۆش لەسەر بەلەم لە ناو بەلەمی لەوێ لە سوار دیوارێک ئێرە خۆشرە ڕاستی هەستێکی خۆشم بە دروستەکە لێرە مەردی سەلامەتی تێدایەوە بەلەمە ئەودا کێشەمان یار چکە ئەزمان لێ زیاتر لێرە سەرچا بکەین پێداویستی مەلەوانی تێدایە و کێشەمان نیە لە هەرێمی کوردستاندا زۆرن ئەو گەنجانەی کە خاوەن بەهرە و توانای باشن و دەیانەوێت لە ڕێگەی جیاوازەوە توانە و بەهرەکانیان پیشان بدەن بەڵام بە وتەی هاوڵاتیان و گەنجان حکوومەت وەک پێویست پشتگیریان ناکات وەستا جەلال لە ڕێگەی کار و پیشەکەیەوە ویستی ئەوە پیشان بدات کە هەر کارێک حەز و خولیای لەگەڵدا بێت دەتوانێت داهێنانی تێدا بکەیت و بەرەو پێشی ببیت ئەگەر لە ناو ئاو و لە ناو بەلەمیشدا بێت لە کۆتاییدا وەک پێشینان وتویانە ئێمەش ڕیش و سەری خۆماندایە بەردەستی وەستا جەلال لە ناو بەلەمدا ڕێنازەر سەلان دەربەندی ڕانیا تایبەت بە پەیامی ڕۆژ ڕێنازەر سەلان سەرچاکردنی ئەم مانگەشی لە کۆڵ بوویەوە و 3-4 بۆ مایەوە و نەژمردین ماڵسا کە سەرنین بە کۆڵی ئارایشگای گەڕۆکمان بینی بەڵام شتێکی باشیە و شتێکی خراپیشی هەیە کە من تۆ زۆر جار بە مەترسیەوە خۆ دەخیتە ژێر دەستی و دەلاکانی کە لە دوکان و بە شوێنێکی سابتا دانیشتون بەشێکی گەوشە کە سەرشۆردنیان لە کۆڵ بووەوە لە دوای سەرتاشینەکە مەلەیەکی بۆکەن بەلەش نازان ناتوان بچنە ناو ئەو قیاغە چکە قاچی بگرن ناوەکەەوە خۆشەویستانم تەوەری سێم و کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر هۆکار و چارەسەری ئەو ڕاڕای و قەلەقیام دوو دڵیەی کە لە بەشێ لە مرۆڤەکانی هەیە پێ لە کۆمەڵگەی خۆیان پێوتێ وازواسی زۆر جا وازواسی وا لە مرۆڤەکانەکە کە بەرەو حاڵەتە زۆر توندەکانی نەخۆشیە دەرونیەکان پاڵی پێوە دەنێت بۆ قسەکردن لەسەر ڕاڕایی جۆرەکانی و هۆکاری توشبوون و چارەسەر و دەرەنجامەکانی بۆ مرۆڤ و بەتابەت لە سەرجەستەی مرۆڤ میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەسوڵ ئیبراهیم ماستەر لە دەروونناسی گشتیمان کردووە مامۆستا زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون ئەوسانیشاڵێن دەروونناسەکان ئەتوان ناخی مرۆڤەکانی بەرامبەر بخوێنەوە من و جەلال هیچ ڕاڕای و قەلەقیەکمان پێوە دیارە خۆی سەرەتا بەنای خۆی گەورە زۆر سپاس بۆ ئەو میوانداریتان و سڵاو بۆ بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێنێکی دنیا هەن ئومێد دەکەم کە ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بێ و کاتێکی خۆش بەرنەسەر سەبارەت بە ئەوەی کە ئایا من ئەتوانم تۆ بخوێنمەوە جارێ پێویستمان بۆ هەیە کە ماوەیەکی زۆر لە لای یەکتری ببین اینجا دەتوان یەکتری بخوێنینەوە بەس تا ڕادێک ئەزانم کە وەسواسی جاری وا هەیە حاڵەتێکی ئیجابیە بەڵام ئەگەر بین باسی وەسواسی بکەین وەکو بابەتێکی زانستی دەروونناسی پێناسی بکەین وەسواسی وێناکردنە فکریە یان شتێکە لە ڕووی کردداریەوە کە کەسەکە چەند جارێک دووبارەی دەکاتەوە لە ژیانی ڕۆژانەیدا و وای لێ دەکات کە بە تەواوەتی هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانەی داگیر دەکات جا ئەو وێناکردنیان ئەو فکرە جاری وهەیە کردداریە لە سەدا سێی بە پێی پۆڵێنی DSM ئەنجومەنی دەروونناسانی ئەمریکایی لەسەر ڕووی زەوی لە سەدا سێی مرۆڤەکان تووشی ئەم حاڵەتە دەبن و بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین لە تەمەنی 18 ساڵیەوە دەست پێ دەکا و لە تەمەنی 25 ساڵی بە تەواوەتی شکڵ دەگرێت دەکرێت مەسەلەن لە گەورە پیاوانیشدا توش بێ واتە لە تەمەنی 25 ساڵی لە تەمەنی 35 ساڵی بۆ 40 ساڵیش دەست پێ بکە لە سەدا 75 پێش تەمەنی 25 ساڵی دەست پێ دەکا و لە سەدا 15 دوای تەمەنی 35 ساڵی دەست پێ دەکا بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین لە هەردوو ڕێگەزەکەدا وەکو یەکە بەس زیاتر تۆزێک لە پیاواندا زیاترە ئەویش بەڕادەیەکی زۆر نا ئایا منداڵ یاخود هەرزەکار تووشی وەسواسی دەبێت بەڵە تووشی وەسواسی دەبێت و یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئەو کەسەی کە وەسواسە بە بەردەوامی لەسەری بمێنێتەوە چکە ئێمە دەتوانین بڵین لە سەدا 20 بۆ لە سەدا 40 ئەم نەخۆشیە کەسی وازواز بناسیینەوە مامۆستا چۆن ئێمە لە نیشانەکانی کەسی وەسواسە دەتوانین چارەسەر با بڵین ئەو کەسە بناسیینەوە بەڵام پێش ئەوەی بینە سەر با بڵین نیشانەکانی دەتوانین بڵین بزانین چەند جۆری هەیە لە جۆرەکانی ئێمە دەتوانین نیشانەکانی بە دەرکەوێت ئەو کەسەکە ئایا وەسواسە یان وەسواس نیە دیارە دوو جۆر وەسواسیمان هەیە وەسواسیەکمان هەیە کە پێی دەوترێ وەسواسی
فکری یان ئەندێشەی ئەو وەسواسەیە کە لە وێناکردنەکەی لە ناو مێشکدایە. یعنی کەسێک وا هەز دەکات کە دەرگاکەی دانەخستووە، وا هەز دەکات کە دەستی پیسە، وا هەز دەکات جلەکانی ئەمڕۆی ڕێک و پێک نییە. بەڵام ئەوە بە بەردەوامی ئەگەر بەو شێوەیە هەر لە ناو مێشکیدا بوو، ئەوە وەسواسیەکی فکریە، پێی دەوترێ وەسواسی فکری. وەسواسیەکی ترمان هەیە کە پێی دەوترێ وەسواسی کرداری یان عەمەلی. ئەو وەسواسیە کە ئەم فکرە بێتە حاڵەتێکی فیزیکی، یعنی کەسەکە پاڵ پێوەنێ کە بۆ نمونە بچێت چەند جارێک دەست بشواتەوە، چەند جارێک سەردانی دەرگاکەی ماڵەوەیان کە بزانە دایخستووە، چەند جارێک بچێ ئایا بۆ نمونە گڵۆپی سیارەکەی کوژاندۆتەوە ئەگەر شەوە هاتۆتە گەراجەکە یان دەرگاکانی داخستووە هی سیارەکەی یاننا، ئایا بەڕێکوپێکی سیارەکەی لە بەردەرگا ماوە ئەگەر گەراجینەوە بێت یاننا. ئەمانە وەسواسی کرداریان پێداڵ. خراپترین وەسواسیش وەسواسی کرداریە کە بە تەواوەتی کاتی ئینسان دەکوژێ و ئەو ئینسانە بە تەواوەتی تووشی حاڵەتێکی زۆر دەرونی دەکات و خراپترینیشیان یعنی لە وەسواسیە ئەو وەسواسیە کە کات لەگەڵ وەسواسیە مەسەلەن ترسی لەگەڵدایان خەمۆکی لەگەڵدایە. اینجا ئەگەر بین بۆ نمونە هۆکارەکانی باس بکەین، طبعاً هەموو حاڵەتێکی دەرونی هۆکارێکی هەیە، چەند هۆکارێکی هەیە نەکەن هۆکارێکی هەیە، لەوانە یەکێک بێ لەو هۆکارانی کە ئێمە ئێستا ئاماژیان پێ دەکەین. هۆکاری یەکەمیان هۆکاری بۆ ماوەیە، یعنی لە ڕێگەی جیناتەوە ئەم کەسە پێشتر باوانی مەرج نییە دایک و باوکی، لەوانە پێش خۆی باپیرانی وەسواسیان هەوبێ لە ڕێگەی جیناتەوە بۆی مابێتەوە، بە تایبەتی ئەوانەی کە دوانن. بەڵام ئەگەر دوانەیەکی مەسەلەن یەک هێلکەی پیتێنراو بوو لە 50 بۆ لە 180 تووشی حاڵەتی وەسواسی دەبێت، ئەوە ئەگەرێ و ئەوانەی کە لە دوو هێلکە یان لە 2000 دێنە دەپیتێنرێن، ینی دوانەیەکی دوو هێلکەین، ئەوە لە 120 توش دەبن بە حاڵەتی وەسواسی. حاڵەتێکی کەمان هەیە هۆکارێکی ترمان هەیە، ئەویش پەیوەندی هەیە بە پەروەردەوە، بە ژینگەوە. زۆربەی زۆری ئەو کەسانی کە تووشی وەسواسی فکری دەبن یان وەسواسی عەمەلی دەبن، وەسواسی کرداری، پەروەردەیە وایان لێ دەکات. زۆر جاران مەسەلەن بینیومانە ئێمە لە تەمەنی هەرزەکاری بە تایبەتی ئەو تەمەنەی کە زۆر حساسە، مەسەلەن دایک دەڵێ ئەم جلانە لەبەرکە، ئەزانم کە پاک نییە، لە کاتێکدا کە پاکە، ڕێک بڕۆ، ئاگال لە خۆت بێ. ئەم حاڵەتە تیکراریە بە بەردەوامی دووبارەکردنەوە لەلایەن دایک و باوکیەوە، مەسەلەن ئەگەر دایک و باوکی خۆیان حاڵەتی وەسواسیان هەبێ، ئەو منداڵە مەسەلەن زمینەیەکی خۆشتری هەیە بۆ ئەوەی تووشی ئەم حاڵەتە بێ، واتە پەروەردە و هەروەها ئەو ژینگەی کە کەسەکە تێیدا پەروەردە دەبێ تووشی وەسواسی ئەگەری زیاتری هەیە. حاڵەتی کەمان هەیە کە ئێمە ڕژێنێکمان هەیە لە ناو مێشکدا کە پێی دەوترێ سیرۆتۆنین. ئەم سیرۆتۆنینە نسبەی مەسەلەن هاوسەنگی لەشی ئەگەر لە لەشدا کەم بوویەوە ئەو حاڵەتە مەسەلەن تووشی وەسواسی دەکات. بە تایبەتی سیرۆتۆنین پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە بە خەمۆکیەوە، چونکە کاتێک کە ناگەڕێتەوە بۆ مێشک و دەمارەکانی با بڵێن ئەم ڕژێنە هاوسەنگ نیە لە ناو مێشکدا لە ناو جەستەی ئینساندا، ئەم کەسە تووشی مەسەلەن ئەم حاڵەتە دەبێت. زۆر بە کورتی ئەگەر چارەسەرەکانی دەتوانین بڵێن چارەسەرەکانی دەبێ ئەوە بزانین ئێمە کە وەسواسیەکە لەو نەخۆشیە دەرونیانەی بیریشم چوو ئاماژەی پێ بکەم لەسەر ئاستی مەسەلەن ئەو نەخۆشیە دەرونیانەی کە ئینسان تووشی دەبێت لە ڕووی سایکۆلۆژیەوە چوارەمینیان پێنجەمین نەخۆشیە، هەندێک جار چوارەمینە، هەندێک جاریش پێنجەمینە، یعنی دوای خەمۆکی، ترس و هەروەها ئاڵوودەبوون لەگەڵ فشاری دەرونی دێت، پێنجەمینیان وەسواسیە. هەندێک جار پێش فشاری دەرونیش دەکەوێت. ئەمە بە پێی ئەحسایاتی WHO کە ساڵانە لەسەر ئاستی هەموو دنیا ئامار وەردەگرێت بزانێت چ نەخۆشیەک حاڵەتی یەکەمی وەرگرتووە. ئێستا خەمۆکی یەکێکە لە نەخۆشیە هەرە دەرونیە زۆر بە کورتی باسی چارەسەر دەتوانین بڵێن چارەسەر نەخۆش دەتوانێت مەسەلەن چارەسەر بکرێت لە ڕێگەی ئەوەی کە سەردانی پزیشکی دەرونی بکە و هۆکارەکانی بزانێ و نیشانەکانیشی بزانێ و خێزانەکەشی ئاگادار بکرێتەوە، یعنی دەوروبەری ئاگادار بکرێتەوە حاڵەتێکە کە تووشی بووە دەکرێت چارەسەر بکرێت و هەروەها دەرمانی دژە دڵە ڕاوکێ بۆ ماوەیەکی کەم، یعنی دیاریکراو بێ و هەروەها ڕاهێنانی تاک بۆ ئەوەی کە زاڵ بێ بەسەر چیدا، بەسەر ئەو بیر و ئەندێشەیەدا. بیر و ئەندێشە دەکرێت مەسەلەن ئەگەر هاتە لای دکتۆرێکی پزیشکی دەرونی یاخود ڕاهێنەرێکی دەرونی ئەم حاڵەتانی لێپرسێ، مەسەلەن ئەگەر وەسواسی عەمەلی هەیە، کرداری هەیە، چەند ئەو کردارە دووبارە دەکاتەوە لە ڕۆژێکدا، بۆ نمونە لەوانەیە 5 جار دووبارە کاتەوە، لەوانەیە 6 جار دووبارە کاتەوە، یعنی ڕێژەیەک ئەڵێ حاڵەتێک ئەڵێ تۆ بۆی دەستنیشان کە جەدولێکی بۆ دیاریکە بڵێ بۆ نمونە بەیانی ئەگەر 10 جار دووبارە کردەوە تۆ 9 جار دووباری کەرەوە.
ئەمە پەیوەندی هەیە بەچیەوە بە ڕاهێنانی دەرونیەوە کە لە ڕێگەی پزیشکی دەرونیەوە یاخود لە ڕێگەی ڕاهێنەرێکی دەرونیەوە پێی دەدرێت و هەروەها ڕێگای چارەسەری دەرونی وەکو باسمان کرد دەرمانی پێویست بەکار بهێنرێت کەمە لە ڕێگەی پزیشکی دەرونیەوە پێی دەدرێت بۆ ماوەی 16 تا 24 هەفتە بە تایبەتی دەرمانی دژە خەمۆکی کە نسبەی سۆرۆتۆنین لە مێشکدا دەگەڕێنێتەوە و هاوسەنگی دەکات و هەروەها دەکرێت بۆ نمونە ئەو هۆکارانی کە نەخۆش پێویستە ئاگادار بێ پێویستە بوونی وەسواسی کردداری یعنی خراپ ئەو هۆکارانەی کە خراپن بۆ ئایندەی کەسی وەسواس یەکەمیان بوونی وەسواسی کردداری وەکو باسمان کرد وەسواسی فکری تا ڕادەیەک لە وەسواسی کردداری باشتریانی ئەگەر بوو بە وەسواسی کردداری بە تایبەتی ئەوانەی کە لە هەرزەکاری و منداڵیدا تووشیان دەبێت و بۆ ماوەیەکی دوور و درێژیش هەیبوو ئەو پێویستە ئاگاداری حاڵەتە بکرێتەوە لە منداڵیەوە توش بێ ماوەیەکی زۆری هەبێت و هەروەها خەمۆکی یا ترسی لەگەڵدا زۆربەی زۆری ئەو حاڵەتە وەسواسیانەی کە هەیە زۆر یعنی قوڵن و چڕن و چارەسەرکردنیان زۆر لاوازە ئەوەیە کە خەمۆکیان لەگەڵا بەیان ترسیان لەگەڵ زۆر سپاسە بەڕێز مامۆستا ڕەسوڵ ئیبراهیم ماستەر لە دەرناسی گشتی کە میوانی ئەم تەوەری بەرنامەی پەیامی ڕۆژبووی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاری بینەرانی عزیز خۆشحاڵین کە توانیمان ئەم ڕۆژ بەرنامەی پەیامی ئەم ڕۆژتان پێشکەش بکەین تا بەرنمەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ